بەڕێزان لارکێن سڵاوتان لەبێت ئەمەوێ پرسەباری و خەمناکی خۆم دەرببڕم لە دەستپێکی پرۆگرامەکەمدا بۆ لە دەستدانی کەسایەتیەکی گەورە و دڵسۆز و کەسێکی نیشتیمانساز کە ئێستا وێنەکەی لێرەوە ئەم گوڵەسپیە پێشکەش بە ڕۆحی پاکی یەکەم ئەویش دکتۆر موئێدی ئازیزە کە زیاتر لە 20 ساڵ بەردەوام ناوە میوانی هەمیشەی پرۆگرامەکەم بوو. پێم وایە زۆرینەی بینەرەکانم وە خۆم و هەمووان وەکو کورد قەرزاری دڵسۆزی و خۆنەویستی دکتۆر موئێدین لەبەرەوەی کە ڕۆشنبیری تەندروستی خۆراکی هەمومانی بەرز کردەوە، فێری کردین کە باچنەمبەر چییە، فێری کردین کواڵتی کۆنترۆل چییە، فێری کردین بەرواری بەسەرچوون چییە، فێری کردین کاریگەری چۆنێتی لە قوتونان و کواڵەتی ئەو قوتوانە کاریگەری لەسەر خۆراکەکە و نەخۆشە جیاوازەکان چییە. بەڕاستی کەسێکی نیشتیمان ساز بوو، بەڕاستی کەسێکی بوێر بوو، بەڕاستی خەونی زۆر زۆر گەورەی هەبوو. هیوادارم خی گەورە هەموو ئەو جهدانی کە ئەم کەسایەتیە دڵسۆزەی کورد و کوردستان و خەڵکی کوردستان کردی، هیوادارم ببێ بە تێشووی سەفەرە درێژەکەی و بێ بە خێر و بەرەکەت لە ژیانی قیامەت و ئایندەیدا. بەڕاستی دکتۆر موئێد دامەزرێنەری یەکەم دەستەی پێوانەسازی و کۆنتترۆلی جۆری بواتە کواڵەتی کۆنتترۆل، وشەی کواڵتی کۆنتترۆلی بردە ناو مێشکی هەموو کەسێکەوە. ئەو ئەیویست دەستگایەکی نیشتیمانی خواردن و دەرمان دروست بکە، بەڵام بەداخەوە لە سەرەتاوە بە پەرۆشەوە دەستگیرۆیی کرا، بەڵام هێدیەدی کە زانیان کە زیانی هەیە بۆ گیرفانی پیسی هەندە خەڵکی بەرژەوەند خواست تا دەهات دەسەڵاتەکان سنووردارە کرد. ئەوە بوو لە کۆتاییدا ئەو تاقیگانی کە دروستی کردبوو هەر وێران بوو، هەر پەراگەندە بوو، هەر هەڵوەشێنرایەوە و دوجاریش نەهامەتیەکە بەوە کۆتایی هات کە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات وەکو برا مەرزەکانیان لە نێوان یەکدا دابەش کرد لە پێناوی داهاتەکەیدا. لێرەوە بە دکتۆر موئێد دەڵێم ڕۆحت شاد بێ، ئێمە وەکو میدیا و میدیاکاران وەکو دڵسۆزانی ڕێگاکەی جەنابەت هەموو جارێک بە دڵسۆزانە هەموو بەرپرسانی حکوومەت ئاگادارەکەینەوە کە ئینشاءڵڵا ڕۆژێ لە ڕۆژان وابزانم ئێستا نیەتێکی بەرزش دیسان سەرپێکەوتۆتەوە بۆ دروستکردنی دەستگای خۆراک و دەرمانی نیشتیمانی. ئینشاءڵڵا ئاواتەکەت لە ئایندەدا هەر دێتە دی. گرنگەوەی ئەوەی کە تۆ کردێ ڕۆشنبیری خەڵکە بەرز کردەوە بەیەکەوە لەبەرەوەی کە لە دەرەوەی وڵات بە غەریبی کۆچی دوایی کرد، کەسمان نەمانتوانی لە پرسەکە بەشدار بین، بە تایبەتی هاوپیشەی ئێوە بووە با بەیەکەوە فاتحایەک بۆ ڕۆحی پاکی بنێرین. ڕەحمەتی خوا لەوەی کە فاتحاکەمان لەگەڵە خوێنێ الفاتحە. خوا لێ خۆش بێ عەرەبی. زۆر سپاس و ئێوە تەمەند درێژ بن و بە خێراتن. سپاس، خوا جەزای خێری هەموو کورد باتەوە لەبەرەوەی لە هەمووان ڕۆیشت فەرمودانیشتن. بینەرانی بەڕێز پاش ناوبڕێکی کورد دەستەکەم بە گفتوگۆکەمان. بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لێبێت. دیارە بە ئامادەی کۆمەڵێ کەسی شارەزا و گرنگ و پۆستی گرنگیان هەیە لە بواری خوێندنی باڵادایە لە ڕابردوودا هەیان بووە. ئەمەوێ مژارێکی زۆر گرنگ بە قسە بهێنم. ئەویش ئەوەیە کە ساڵانە 30-40 هەزار خوێندکار و قوتابی لە وڵاتەدا بەردەوام بڕوانامەی زانکۆ خاتە گیرفانی ئایا بەرەوکوێیە چەند، ئایندەیان چییە، بازاڕ ئەمان قوبوڵەکە، ئایا ئەم هەموو زانکۆیە لەسەر چ بنەمایەکە، لەسەر بنەمای پێداویستیە، لەسەر بنەمای ئەو ڕشتە و پیشە و تایبەتمەندێتیە جیاوازانەیە کە لە ئایندە پێویستمانە بێ یا ئێستا پێویستمانە، یا نەخێر هەر وەکو ڕۆتینێک، وەکو نەریتێک، وەکو سکەیەک ئیتر بەردەوام هەر وەزارەتێکی خوێندنی باڵا لە هەر کابینێکا بێ بووە بە ڕۆتینێکی ژیان و ئەبێ هەر کەسێک بێ بە خاوەنی بڕوانامەیەک وەکو ڕەمزێکی ئیجتیماعی، نەکو وەکو پلێکی معریفی لە ناو کۆمەڵگادا. وەجگەلەوە ئایا شوناسی خوێندنی باڵای ئێمە ئەم ژمارە ئەم سوپا گەورەی خەڵک کە دەرەچێت لە وڵاتەدا ئایا بۆ بازاڕ لە ڕووی وەکو خەڵکانی تەکنیکی کە بتوان وەکو کادری ناوەند لە ناو کۆمەڵگادا پیشەیی ئیش بدۆزنەوە یا هەمویان خەریکی ڕیسێرچن؟ ئەگەر خەریکی ڕیسێرچن ئەبوا ئێستا ئێمە بەڕاستی لە پێش هەرە وڵاتە پێشکەوتەکانی دنیاوە بووین.
ئەگەر وەکو تەکنیکیشە بەڕاستیە بواە گەنجی کورد لە وڵاتانی دنیادا بەرعرز نەکەوتایە لەگەڵ شادەکەی خستە گیرفانی ئەبوو لانی کەم ئەگەر نەژڵێم ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا و سوید و سویسرا لانی کەم ئەبوو وڵاتەکانی کەنداوی عەرەبی کە ئێستا پارەیەکی زۆری نەوت سەرفەکەن بۆ خەڵکێک کە لە وڵاتەکان ئایش بکە ئەبوو ساڵانە کۆنتراکتیان لەگەڵ زانکۆئەلی و حکوومیەکانە بکردا هەر پێش دەرچوون 15,000 گەنجی ئێمەیان کۆنتراکتیان لەگەڵا بکردنایە و خانە نشینیشیان بۆ ببڕینایەتەوە بەڵام وەڵامی پرسیارەکانم بەداخەوە نێرێنیە تاوەکو ئێستا هەڵبەتە میوانەکانم وەکو جارێکی تروتم ئەتوانن جوان قسە لەسەر ئەم مەسەلەیە بکەن بە تایبەتی بە سوپاسەوە میوانێکی ڕێزلێگیراوم کاک دکتۆر ئیدریس هادی کە یەکێک لە وەزیرە کارا و چالاکەکانی کورد بووە هەمویان ڕێزلێگیراون بەڵام وەکو وەزیرێکی قەدیر ئێستا جارێکی تر هاتۆتەوە بۆ بەرنامەکەم لەسەر ئەم پۆینتانە قسەی هەیە هەروە وەزارەتی خوێندنی باڵای ئێستا بەڕێز دکتۆر ئامان جۆک و ڕاوێژکاری ناردووە هەروە سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆکیش دکتۆر ئاری عادل لێرە سەرۆکە زانکۆیە پۆلیتەکنیکە دهۆک بە خێراتی سەرچاوێ من هەروەها کاک حاجی خەیرۆڵا وەکو ئەندازیارێک کە بڕاستی لەسەر ئەمە خەمێکی گەورێتی ڕووپێوێکی ژمارەی زانکۆی کردووە لە جیهاندا لێرە هەروە کاک نەبەز نەوزاد مامۆستا نەبەز نەوزاد ڕاگری کۆلێژی کارگەڕی و ئابووری لە زانکۆی لوبنانی فەڕەنسی هەروە خوێندکاران و قوتابیانی خۆشەویستی زانکۆی لوبنانی فەڕەنسی و زانکۆی سەلاحەدین بە خێراتن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان حاجی دەمێک کە پێمەڵی ڕەنج پرۆگرامێک لەسەر ئەم پرسە بکە هیچ ڕەوایەتیەک نابینی لە نێوان ژمارەی دانیشتوان و ژمارەی ڕشتە و زانکۆ جیاوازەکان سەرەتا لەبەروی کە ئەم پرسە زۆر لە سەریە نووسی زۆر لە سەریە دوێی دەخولەکتێمێ و دواتر ئێمە دەسەکەین بە گفتوگۆکە بزانم لەگەڵ ئەرگۆمنتەکە تا میوانە خۆشەویستەکانم چیاڵن سپاس کاکە ڕەنج مامۆستایانی زانکۆ بەخێر بێن قوتابیانی زانکۆ بەخێر بێن تەماحم لە دەخولەک زیاترە ئەوەی منی هاندا بۆ ئەوەی ئەم بابەتە بوو ڕژێنمەوە بووکەوە خەڵکانێکی زۆر ئەڵێن ماوەیەکی زۆرە لە هەموو شارێک لە هەموو شارۆچکەیەک زانکۆی ئەهلی ئەکرێتەوە زانکۆی حکومی ئەکرێتەوە کە چیتە بازارە چیتە ناو خەڵک کەسانێکی زۆر دەرچووی زانکۆن کاریان نییە هەلی کار بۆ خەڵکانی نەخوێنەوار و نیم نەخوێنەوار پێیا ئەبێت بەڵام بۆ دەرچووی زانکۆ پێیان نابێت ئەوە پاڵی پێوە نامزانم ئێمە لە چی ئاستیەکان لە چاو بەلایەنکەم و وڵاتانی دەوروبەر باشە هەنێ ژمارەم دەستکەوت ئەگەر حەزەکە ئیسا دەست بە و هینەکەین خوێندنی ئەو ژمارانەکەین لە وڵاتی مسر کە ژمارەیان 111 میلیۆنە تەنیا 68 زانکۆی لێیە یعنی هەر میلیۆنێ بەشەر 0.6 زانکۆی هەیە لە ئێرانە نفوسیان 88 میلیۆنە 236 زانکۆی لێیە یعنی هەر میلیۆنێ 2.8 زانکۆی هەیە مع العلم من ئەوانەی ئێران سەیرم کرد زانکۆی زۆری تایە خۆی کۆلێژە بە ناو زانکۆ ناوبراوە یعنی مەسەلا ئەڵەیە زانکۆی پزیشکی یاخود زانکۆی تەکنۆلۆژی یعنی لە شتێکی ئەوایە لەبەرەوە ئەو ژمارەیە زۆر ئەوە ناکرێت لە تورکیا نفوسیان 85 میلیۆنە 208 زانکۆیان هەیە یعنی هەر میلیۆنێ بەشەر 2.4 زانکۆی هەیە لە کوردستان نفوسمان 6 میلیۆنە 35 زانکۆمان هەیە یعنی هەر میلیۆنێ بەشەر 6 زانکۆی هەیە بەڕاستی ئەو ژمارەیە لە چاو وڵاتانی دەورەبەر کە ئێمە وڵاتێکی هەرێمێکی تازە پێگەیشتوین لە چاو ئەو وڵاتانەی کە خاوەنی حەزاراتی کۆنن ئەم فەرقە هەستەکەم هی ئەوە نییە ئێمە بە عیلم و معریفەتر بین لەوان هەستەکەم هی ئەوەیە ئێمە بێپلانتر بین لەوان وڵاتی ئێمە شتەکان بە هەڕەمەکی تیا ئەڕوا پلانی تیانە بۆیە ئەم مەوزوعە
بەڕەڵا بوو ئەو بەو ئاراستەیان ڕۆشتووە. زۆری هۆکارەکەشی ئەوەیە لە کەڵچەری ئێمە ئەوەیە فلانە کەس کولیەتەوە کە بۆی تەعیین بێ. یعنی لازم و مەلزومێک هەیە لە نێوان تەعیین بوون و کولیەتەواو کردن. هەر بووە بە کالۆرۆس یا بۆ دکتۆراش. بەخوا هەیە بە تایبەتی بۆ حرفی دیەکە ببورن ئەو شەیە مەقسەدم هیچ ئیهانەیەک یان هیچ کەم ئەوەیەک نییە کەوادری ئیداری و حزبی و عەسکەری لەم وڵاتە خۆی ئەکوژێ بەس بۆی بڵێن پێ بڵێن دکتۆر فلان کەس. باوەڕتان بێ. یعنی بووە بە ڕەمزێکی کۆمەڵایەتی شادە لە وڵاتی ئێمە؟ بەڵێ من بۆ نوکتە بۆتانە گێڕمەوە برادەرێکی ئەفسەر پێیان وتم هەموو شەوێ قابی عارق نەخواتەوە ئیسراحەت ناکە لە کولیە شەریعەت داوامەکە. ئەم جایت بزانین ئەوەی ڕاستی بێ من هەست دەکەم بۆچی خوێنکار و یاخود دەرچووی زانکۆ هەری کاری کەمتر دەسەکەوێ لە خەڵکیکە. زانکۆکانی کوردستان زانکۆی ئێمە زیاتر تیرۆتی احتیمامی پێدەن، پراکتیک احتیمامی پێنادەن. تەنها یەک کۆلێژمان هەیە ئەویش کۆلێژی پزیشکیە. لە برادەرێک لە دووسێ برادەری دکتۆر یەکێکیان ئەخسائیە ئەویەکەیان ممارسە ئەویەکەیان تازە دەرچووی کۆلێژی پزیشکیە. ئەڵێ لە مەرحەلە سێە ئێمە دەسەکەین بە ڕۆشتن بۆ ناو نەخۆشخانەکان. لە مەرحەلە چوارە نیوەی ڕۆژەکە لە خەستەخانە و لە نەخۆشخانەی نیوەی لە زانکۆین. لە مەرحەلەی پێنج هەمان شت. لە مەرحەلەی شەشە هەموو ڕۆژگارەکە بە درێژای ساڵ لە نەخۆشخانە بی ناچینە زانکۆ. کە کۆلێژیش تەواوەکەن یەکەم کاریان ئەوەیە ئەیان بەنە سەر ئیسعافی فەوری ئیمەرجەنسی. ئەوە پێڵێن all in one case. یعنی کابرا لە سیارەیە وەرگەڕاوە دووسێ پراسوی شکاوە خوێنبەربوونی توش بووە تووشی شۆک بووە یان هستریا گرتوێتی یان بەعکسەوە خاو بووەتەوە ئەبێت دکتۆر قەرار بە لەو دەقەیە کامەی پێشخات چی بکات چی نەکە. مەبەستەوەی ئەم تایبەتمەندیە تێکەڵکردنی پراکتیک و تیۆرە بێ لە هەموو شتەکان هەبێ؟ بەڵێ بۆیە دکتۆر کە ئەبینی دکتۆری تازە دەرچوو پیاوێکی جەربەزە بە جورئەت بە توانا بێتەرەدوت هەست ناکەی ئەم دکتۆرە تازە کولیە تەواو کردووە. بۆچی؟ چونکە سێدان 6 ساڵی خوێنووە سێدانە ساڵی لە ناو نەخۆشەکانە ژیاوە. حاجی ئێستا شتێکی تر لە لای من دروست بووە. یعنی تۆ پێ دوایە زانکۆکانی ئێمە لە ڕووی جۆریەوە لە ڕووی دروستکردنی کارامەییەوە بڵێ مرۆڤی کارامە دروست ناکەن بۆیە بازاڕی کار تووشی گرفت بووە؟ بڵێ یعنی هەردوو لایەنەکە زۆر و بۆرمان هەیەمە؟ بزەبوو زۆر و بۆرمان هەیە. ئێستا مەسەلێک کشە بۆ دێنم ئەگەر بێت و ئێمە ئەم پرۆگرامەی کۆلێژی پزیشکی بخەینە کۆلێژی چکەوە کشت و کاڵ لەبەرەی جەنابی دکتۆر لە کشت و کاڵە با بڵێن بچینە سەر بەشی ئاژەڵداری بە تایبەتی بچینە سەر بەشی پەلەوەر. ئەگەر بێت و خوێنکارێکی کۆلێژی کشت و کاڵ لە مەرحەلە 2 3 4 بچێ چاودێری و یاخود سەرپرشتی 3 حەقلی دەواجم بکە. چۆن خوێنکاری دکتۆرەکە معدل لەوێ بووە ئەمش 3 دانە ساڵ معدل لەو 3 حەقلی دەواج نەبێ. هەر حەقلێکی دەواجن ساڵانە 5 وەجبە دەرەکە. یعنی ئەو 3 حەقلە ساڵانە 15 دەرەکە. یعنی لە 3 ساڵەکە 45 وەجبە. یعنی خوێنکارێکی زانکۆی بەشی ئاژەڵداری سەرپەرشتی و چاودێری 45 وەجبەی بەرهەمهێنانی پەلەوەر دروست بکە ئەوە کە کولیەی تەواو کرد ئەبێتە خەبیر. وڵای ئێستا هەمویان لای کۆمەڵی خەڵکی شەکەن کە زۆریان هەمویان نا زۆریان ئەسڵ بڕوانامەیان تەواو نەکردووە بەڵام ئەمان ینی ئیشی
دەروی پیشەکان نیشانەکان خەڵکێکی زۆر هەیە لە بەرنامەی بەڵێ مناباسییان کرد و ئێستا گۆشتیش کە لە کوردستان گران بووە بەڵێ. لەبەرەوەی کە بەرهەمی ناوخۆییمان نەماوە بەڵێ. و زۆربەی دەرچووەکانی کشت و کاڵیشمان بەڕاستی وایە خاوەنی سمۆڵ بزنس و پرۆژەی بچووکی خۆیان بوون. ئەوانەی بەشی ئاژەڵداری بە هەمان شێوە بەڵێ. بەڵام کێشەکە ئەوەیە ئەگەر جەنابەت قسەت نەماوە سەید العارفین لێرەیە لەبەرەوەی لە پشت بەشێک لەو بڕیارانەوە بووە کاتی خۆی بۆ ئەم بڕیارانە درا ئامانجەکەی پێکایانە پێکا خۆی حکوومەت چەند ساڵ جارێک کاتێک کە تەختی تێکدانە دوایی یە دراسی تەختی تەکەیە کات بەڵێ ئەڵێ لەکوێ پێکای لەکوێنەی پێکا چی بەهێز بوو چی لاواز بوو فەرموو چیت ماوە یەکشت ماوە لێرە ئەم خوێنکارە کە 3 دانە ساڵ لەوێ ئیشی کرد باوەڕ بێ ئۆتۆماتیکیەن هەری کارەکەشی بۆ پیا بێت یەکێ لەو خاوەن 3 پرۆژەیە هەرت ئەوەکەن کەوا شەریشیەکی لەگەڵا بکەن ئیشرافێکی بۆ بکە ئەوەیەکی بۆ بکە یعنی تەلەبێتی خۆیەکە خیبرەکەی خۆی وەرەگرێت ئەم شەراکەتە مەشروعیشە لەبەرەوەی مەهارەت و پارەیە کەگرێ شتێک دروستە ئەی طبعاً ئەمجا لەوەشە چی دروستە بێت ئەم خوێنکارە ئەبێتە جوینێ لە بینی کۆلێژ و زانکۆ لەگەڵ خەڵکە لەگەڵ میلەتە کە ئەوە مهمتری شتە ئێستا زانکۆ بە سەیریکە بە سەراحەت قسە بڵێن ئەگەر 40,000 خوێنکار بخاتە سەر ناو کۆمەڵگا و ئیشی بۆ نەدۆزێتەوە ئەمە بارە بۆ کۆمەڵگا یا پێویستیە بارە ئەمە ئێستا بارە ئێستا بارە بڵێ بارە بەڵام خەڵکە ناچارە یعنی تۆ ئەولادی هەیە تەنیا ڕێگەیەکە ئێمە کەڵچەری هەر ئیشکەری باش نین یا ڕیسەرچەری باش نین دەخێر قوربان بەرهەمهێنەر نین یعنی ئەو شەهادەیەی کەوا وەریگرتووە ثیۆرەتیکەڵە یعنی ئەمڕۆ وڵات بە دوو جۆرە بەشەر دروست دەبێت بە کادری ئەکادیمی و کادری وەسەطی کادری ئەکادیمیمان شتی نەزەری پێیە عەمەلی پێ نییە کادری وەسەطیمان شتی عەمەلی پێیە و بەڵام معریفەتی نەزەری پێ نییە زۆر سپاس پێم وایە لە چەند ڕستەیەکە بە جوانی خەمەکانی خستە ڕوو نازانم ئێوە پێتان وایە ئەمەندە عیلەتە زانکۆ یان دیدێکی ترتان هەیە بۆ منەوە نییە زۆر سپاس کاگڕانس سپاسی و داوەتە دەکەم بەڕاستی بابەتێکی گرنگە و پێشمان خۆشە بە تەفسیلی مناقەشەی بکەین و بە خێراتنی برازەکانیشم دەکەم بە تایبەتی دکتۆر ئامان زۆوانی تر کە لێرەن و قوتابی خۆشەویستەکانمان ئەگەر ڕێگان پێ بدەی تۆزێک بگەڕێینە دواوە بۆ 2 دقە ئێمە پاش ڕاپەڕین لەوانەیە ئەوانەی لێرە دانیشتون هیچیان وەکتی ڕاپەڕێن نەبوون چکۆمە والیدیان گەنجن هەموو ئەم باسی ساڵانی 91 و 92 دەکەم ئێمە حکوومەتی هەرێم و پەرلەمانمان دامەزران ئەو کاتە یەک زانکۆمان هەبوو حکوومەتی بەغداژ ئەو کاتە مانعی کرد هەر کەسێک دەرچوو بێ لە کوردستان لە زانکۆکانی عێراق وەری ناگرێ ئەو زانکۆیش 5 کۆلێجی هەبوو هەمووی دەرچوەکانی ئێمە لە عەدادی دەمانەوە جا بڕیار درا 2 زانکۆی کە دروست بکرێت سلێمانی و دووهۆک بۆ 3 زانکۆ ئەو 3 زانکۆیە ژمارە کۆلێجەکانی کەم بوو مامۆستایان کەم و پێداویستی بازاڕی پڕ نەدەکردەوە بەڕاستی لە 2003 کە سەدام ڕووخا ئێمە دەرفەتمان بۆ هەڵکەوت کە زیاتر بوو جەما بۆ دانراوشتیوە دەست بکەین بدام دەستگاکانی خوێندنی باڵا و پەروەردە قوتابخانە دروستکەین زانکۆ دروستکەین نفوسیش زیاد بوو لە 2006 بۆ یەکەم جار لە کوردستان وەزارەتی خوێندنی باڵا دروست بوو کە دروست بوو من شەرەفی ئەوم هەبووبوومەوە یەکەم وەزیری خوێندنی باڵا و ئەو 3 زانکۆیە و زانکۆی کۆیش تازە کرابەوە بێگومان پێداویستێکی زۆر هەبوو زۆر نوقسانمان هەبوو لە بازاڕی کار کە ئەمە خەریجیمان نەبوو چکە ئەو بەشانە نەبوون دەبایە بکرێتەوە هەروها لە یەکەم بڕیار کە وەرمان گرت دەبێ هەموو قەزایەک کۆلێزێکی لێ بکرێتەوە حکومیان باسی حکومی دەکەم لەگەڵ پەیمانگەیەک بۆ ئەوەی ئاستی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری ئەو جێگایانە بەرەو پێش بڕوە وەکو چەمچەماڵ و گەرمیان و ڕاپەڕین و سۆران و زاخۆ ئێمە کۆلێجمان کردەوە دوای ئەو کۆلێژانە بوون بە زانکۆ بەڕاستی لەبەر پێداویستی ئەو کاتە بوو پاشان بڕیار درا زانکۆیەکە بوو بە ناوی سانت کلیمنس کە لە هەوا ئیشی دەکرد هیچ دام و دەستگایەکی لێرە نەبوو خەڵکێکی زۆری وەردەگرت بۆ بەکەلۆریۆس و دکتۆرە بەس شەهادەی دەبەخشی ئەو وڵاتیان کردووە وڵاتێکی شەهادەی بێ ناوەڕۆک یعنی شادەیەکی زۆر ئێمە هەستین
زۆر هەوڵماندا ئەو زانکۆیەمان داخست چونکە وجودی نەبوو بەس دەیانوی شادە ببەخشن و کوردستان هەموو بکەنە خاوەن دکتۆرا و ماستەر و بەکەلۆریوس ئەوە بوو لە ساڵی 2007 بە پێی دەستوری عێراق دەبا هەموو تەڵەبەیەک لە پێشترێش سەتی ئەوانەی ئەعدادیە تەواو دەکەن دەبێ وەربگیرێن لە زانکۆ 10,000 تەڵەبە مایەوە جێگای نەبوو بووە فەوزایەک و داواکاری لە حکوومەت لەوەندا ئەو ساڵە ئێمە 200 هۆڵی خوێندن بەس ماوەی 3 مانگ دروستمان کرد هەر هۆڵێکی 4 قاعی تێدا بوو هەر قاعی بۆ 50 کەس بوو بۆ ئەوەی جێگای ئەو 10,000 کەسە بکەینەوە ئەوە ئیزباری بوو دەباوەریانگری مابوونەوە بەبێ شوێن خەڵک دەوێ بخوێنێ ئەوەکانی مافی مرۆڤش ئەوەیە دەبێ دەرفەتی خوێندن بڕەخسێنی بەڕاستی سەرڕەنگە خەڵکانێک گوێ لەو کۆمنتی کۆتایی بە بڵێ جەنابی دکتۆر فەوزایەکتان چارەسەر کرد بەڵام حسابیەوەتان نەکرد سە فەوزای تر دوایەوە دروستە بێ نە ئەو کاتە ئێمە کەم کوڕێکی زۆر هەبوو هەم لە تەخەسوسات لە خەریجین هەم لە پێداویستی چکە من وەکو بینەرێکیش لە ماڵەوە بم ئەڵەمەم قسانەی دکتۆر تا 4 و 5 شەرعیەتی هەیە سلێمانی غەدر لێکراو بوو سەلاحەدین ضرورەت بوو کۆیە ئەمری واقع بوو دهۆک پێداویستیەک بوو محافەزەیەکە ناکرێ محافەزەیەکی وەکو دۆک زانکۆیەکی نەبێ ئەوە 5 وانە 6 و 7 و 8 و 9 و 10 و 11 و 12 و 13 و 14 و 15 و 16 مش قەینا بەڵام بوو بە 35 بوو بە 35 پاش چەند ساڵ تۆ لە 2000 یعنی لە پاش 32 ساڵ ئینجا بوو بە حسابە بێ 2000 یعنی هەر ساڵ یەک دقه ئەوجا بەڵام 35 چۆن نیوەی بگرە تۆ ئێستا 16 زانکۆی ئەهلی تەیە هەمویان دەرچوەکانیان بەقەدەر یەک زانکۆیە سلێمانی یاخود سەلاحەدین یعنی ئێستا زانکۆی سەلاحەدین پارساڵ 5500 کەس تەخەڕوزی کردووە بەڵام تۆ 17 زانکۆی ئەهلی بگرە هەمویان کۆکەرەوە ئەوەندەیان تەخەڕوز پێ نەکردووە ژمارەکەیان با بەراوردێک بکەین من داتام لایە جا لەبەر ئەوە تۆ دەبی بە پێی گەشە سندنی کۆمەلگا و دام و دەستگاکان شارەکان چیان لاتووە هەمویان هەولێر سلێمانیەوە بەقەدەر دەیەک بوون ئێستا ماشەڵڵا مامۆستا دانیمارک وەرە بە نسبە و تەناسب بەقەدەر کورد بەکالێرۆست و ماستەر و دکتۆرای نییە سویسرا بەقەدەر کوردی نییە ئەمە سروشتیە هەست ناکەن مەسەلەن لە بری من مەبەستمەوە نیێتەوە من نەزانم تۆ دڵت پێستوتێ و ناژڵم تۆ کەسێکی قەت مجاملەی ئەو بارودۆخی هەبوو ناکەی بەڵام ئایا کاتی ئەوە نییە بە جورئەتەوە بڕیارێک بیرێ یا کواڵەتی ئەم زانکۆیانە بەرز بکرێتەوە بازار بە پێی زانکۆکان پاراڵێڵ ڕێک بخرێتەوە یا گرفتێک هەیە نازانم یعنی ساڵی 40,000 کەس بەشی ڕووخاندنی 20 حکوومەتی دنیا خەڵکی بێکارە خاتە بازارەوە چەند کەس ئیشی دەسەکەوە لەم 40,000 کەسە چەند لەم گەنجانەکە باوکیان بە قوربەسەری پاریان بۆ پیاکە لە زانکۆی ئاهلی سبینێ ئیشیان دەسەکەوێ بەهۆی بڕوانامەکەیانەوە ئایا تووشی قوربەسەریان ناکەن بەعکسە هەردەسی ناچێتە ئیشیش نیمچە خوێنەوارەکە ئیشی دەسەکەوێ مەڵە من بچم بە بەکالۆرەسە و فڵانیش بکەم نایکەم ئەگەر وانە هەمووتان پێم بڵێن وانە ئەگەر وایە تکایە دەستخەنە سەر برینەکە و چارەسەرەکەی بخەنە ڕوو یعنی تاکەی مجاملەکردنی خەڵکی دەوڵەمەند تاکی حیزب مەسەلەن بچێت جامیعە ببەخشێتەوە بە هەدیە بۆ قەزا و ناحەکان پێی وە خەڵکەکە ژواتێ بگەێنەکەمە ئینجازە نازانە مناڵەکان قوربەسەرەکە جامیعەیەکی بێ بازاڕیان بە هەدیە ئاەتێ کاکە ڕەنج ببوورە ئینجا پاش ئەم ناوبڕە قسەکانم بۆ جەنابەت بووە پاش ناوبڕ دەرفەتی وەڵامیشتە دەدەمەوە باش ئێستا ئەگەڕێمەوە خزمەت وەڵامەکانی جەنابی دکتۆر بەڵە جارێکی تر سلااوتان لەبێ ئەوەم بە جەنابی دکتۆری دریسادی سەرۆکی زانکۆی ئێستا و وەزیری پێشووتر و پلاندانەری زۆرێک لەو هێڵە استراتیجیانی کە ئێستش خوێندنی باڵا لەسەر هەندێکی ئەڕوات کاتی ئەوە نیە باسی وشەی جورئەتم وتم هێشتا هەر مجاملەی وەزعەکەکەن کاتی ئەوە نیە بە جورئەتەوە بڵێن کاکە ئەگەر خوێنکارەکانمان سکێڵیان هەیە غەدرەیش ناکەن ئەگەر سکێڵیان هەیە بۆ ناڕۆن ئیشیان بۆ بدۆزنەوە پێم بڵێن دەرچوویەکی زانکۆی سەلاحەدین و سلێمانی و ئێوە ئەتوانێت لە هەر پۆینتێکی گۆی زەویا ئیشی دەست بکەوێ دەبڕۆن عەقدیان بۆ بکەن و وەریان بگرن ئەوە ڕاگرێکی کۆلێژ ئەڵێ نەخێر ئەو کواڵەتیان نییە ئەگەر نیەتی
ئێوە ئیش بۆ خۆتانە دۆزنەوە ئیش بۆ دەوڵەمەنەکانە دۆزنەوە مجاملەی حکوومەتەکەن ئەی مەسیری ئەم هەموو گەنجە بەڵێ کاک ڕەنج خۆی وایە ژمارەی زۆر بەڵام ئەرچی حکوومەتە کە خوێندن فراهەم بکە دابێنی بکە بۆ هەر تاکێکی ئەو کۆمەلگایە جا لە سەرەتایەوە تا کۆلێش تەواو دەکەوەرچی حکوومەتە بەزی سەنایکە بەڵام ئەرچی حکوومەت نییە دام بمەزرێنی بەڕاستی ئێستا کە کەرتی تایبەت چالاکە کەرتی تایبەت لە بواری پیشەسازی خۆراک و زراعە و شتیوە ئەمانە ئەو دەرچوانە لە لای حکوومەتدا نامەزرێن لە هیچ دنیا نییە حکوومەت دەرچووی زانکۆکان دابمەزرێن نەموتۆ دای بمەزرێنە بەڵام ئەرکی حکوومەتە کەرتی ئەزانی کەرتی ئەهلی چی لە گەنجیە وڵاتاکە ئەی هاڕێ نەسەعاتی ئیزافیان بۆ حسابەکات ئۆتڵە و جمعە و شەمەش جاری وای ئیشیان پێکە سوکایەتیان پێکە خەڵک هەیە کچی کورد لە ناو کەرتی تایبەتە بەرنامەم بینی لە تەلەڤیزۆنی ڕووداوەڵێت تەنانەت تەحەڕوشیشیان پێکرێ لەبەر خاتری ئەو مەعاشەکەمە نەتبینی لە شوێنێکی وەکو ڕانیا بە 150,000 دینار مهندس استغلال ئەکرێت ئیشی پێکرێت خۆ ئەمان ئیشی حکوومەتە تۆ کەرتی تایبەتی شاگ نەکەیت و کەرتی گشتیش بڵێ ئیشی من نییە ئەی ئیشی حکوومەت چیە بێ بە تەرکیزکەینە سەر ناقەشەکە بەس پێشنیازێکم هەیە کاک ڕەنج پێشنیازێکم هەیە ئێمە ئێستا باسیەوە کەین کە کەرتی حکومی و کەرتی تایبەت لە ناو خوێندنی باڵا ڕۆڵی چییە؟ ئەو پیاواڵێ ڕۆڵی دروستکردنی فەوجێک بەتاڵێ ئاخر وانە کاک ڕەنج وانە ئێمە باوا بکەین ئەم دیبیتە سیکە باوا بکەین ئەم دیبیتە سوودی هەبێ بۆ ئەو قوتابی خوێندکار ئەگەر من ڕاستیەکانتان پێ بڵم بێ سوود دەبێ نەخێر چکە ئارگومنتەکە غەڵەتە جارێ یەکەمین شت من حەزەکەم لە داتاکانی کاک دکتۆرەوە باسی بکەم مقارنەی بینی ژمارەی زانکۆ لەگەڵ لە وڵاتێک لەگەڵ ژماری زانکۆ لە وڵاتی ئێمە مقارنەیەکی هەڵەیە بۆچی هەڵەیە چونکە بەس لە زانکۆی قاهێرە بەس زانکۆی قاهێرە 371,000 تەلەبەی هەیە زانکۆی بۆ نمونە لە هندستان ڕەنگە 100,000 تەلەبەی هەبێ ئەمە کەسافەی سوکانی بوون زۆر سپاس دەکەم بەڵام هیوادارم کە مناقەش یەکەمین شت بەراوردی ژمارەکە هەڵەیە بۆچی هەڵەیە چونکە هەندێک وڵات ژماری زانکۆکانی کەمە بەس ژمارەی تەلەبە لە ناو زانکۆکانە زۆر گەورەیە نمونەی میسری تیابوو لە ناو میسرا بۆ نمونە ئەوە داتای میسرە بەس جامیعەی ئەزهەر بەتەنیا 371,000 تەلەبەی هەیە یعنی کەواتە تۆ ناتوانانی ئەو ڕقەمە نابێ مقاتەعام بکەی تکایە تۆ یەک ساعت قسەت کرد من هیچ منەوت باشە ئەمە یەک کاک ڕەنج ئەم ژمارەیە لە ماوەی 30 ساڵە زیادی کردووە ئێمە پێویستمان بەوەیە ئێستا بەوردی سەیریکەین ڕۆڵی خوێندنی باڵاچی ئێمە کەسمان تەمسیلی ئەو جهەتە ناکەین کە خەڵک دامەزرێنێ ئێمە ئەو تەمسیلی ئەو جهەتە دەکەین کە سکیل دروستەکە کارامەی دروستەکە ئێمە واجبمانە ئەو تەلەبانەی کە لە 6 ئەعدادیە تەخەڕوجەکەن دەفرسەتیان بۆ بڕەخسێنین مناڵی وڵاتی خۆمانن هەر هیچ نەبێ خەونەکە خەونی ئەوەیە لە زانکۆیەک بخوێنێ شەهادە وەربگرێ ئێمە خەونەکەی بۆ تەحقیقەکەین واجبیشمانە هەوڵ بدەین تۆ لێم بپرسە بڵێ تۆ چیت کردووە بۆ نمونە ئێمە چیمان کردو بۆ ئەوەی پرۆسەی خوێندن پەیوەندیدار بێ بە بۆ نمونە آخر منی قناع نەکردووە کە منی قناع نەکرد من گوێگرێکی باش هێشتا قسەکانم تەواو نەکردووە کاک ڕەنج ئێمە لە ئێستاە کاک ڕەنج ئەگەر یارمەتیم نەدەی من ئارگومنتەکە تەواوکەم کەواتە ئێمە نهاتوین بۆ جەدەل ئێمە هاتوین بەرچاوڕوونیەک بدەین بۆ خوێندکاران و بۆ بینەرانی کە سەیری بەرنامەکەی جەناب دەکەن ئێمە چیمان کردو بۆی سکیل دروستکەین ئێمە هەنگاوی زۆر گەورەمانەوە بۆی سکیل دروستکەین سکیلەکانمان پەیوەندیدار بێ بە بازاڕی کار ئەو قسمانە بکەینەوە کە پەیوەندیان بە کارەوە هەیە محاولە بکەین ناوەڕۆکی پرۆگرامەکان چەندین بەرنامەمان کاکتۆر نمونەت پێڵم ئێمە یەکەمین هەنگاو کە کردومانە جێبەجێکردنی بۆڵۆنیا پرۆسێسە کە مەجای تەلەبە ئەیە کە ئازاد بێ ئەو قسمانە هەڵبژێرێ و حتا لە ناو قسمێکە کاک ڕەنج تەلەبە اختیاری هەیە ئەو بابەتانە هەڵبژێرێ اینجا شتێکی باسی ئازادی ناکەم باسی پەیوەندی لەگەڵ بازاڕی کارە ئێمە کاک ڕەنج لە ماوەی 4 ساڵی ڕابردووە بە بەردەوامی
پەیوەندیمان هەبووە لەگەڵ زۆربەی هەرە زۆری کۆمپانیەکانی کەرتی تایبەت بۆردی ڕاوێژکاری ئەکادیمیا و کەرتی تایبەتمان دروست کردووە 200 داتای 200 کۆمپانیامان هەیە ئێمە کە ئێستا بە بەردەوامی قسەمان لەگەڵ طبیعی خۆتان باسیەوەکەم 40,000 گەنج ئەخەنە سەر جادە 40,000 بێ زەحمەت زیاتر لە 30 مەوزوعی دەستەبەرکردنی کار هیچ جامعەیەک آخر زۆر کەسە لە سکێڵیان نییە هیچ جامعەیەک لە دنیاە گەرانتی ئەوە نادات کەسە لە سکێڵیان نییە ئێستا من پێ دەڵێم تۆ مساعدە بکە کاکڕن چکە هێشتا ماومە من قسەکان تەواو نەکردووە تۆ خەریکە غەدرەکەی لەم ئارگومنتە بۆیە هیوادارم غەدری تیانە بێ ئێمە وەزیفەکەمان ئەوەیە کە تەلەبە وەرگرین ئەوەی پێمانە کرێ سکڵیان بۆ دابینکەین و ئەوەی پێمانە کرێ لە ناوەڕۆژی پرۆگرامی خوێندن و لە ترینینگ و لە دەستەبەرکردنی پراکتیک و بۆ نمونە لەم ڕوپێوی کە ئێمە کردومانە لەگەڵ 200 کۆمپانیای کەرتی تایبەت پێمانەڵێ کە چ سکیلێک لە وڵاتە ئیلا پێویستە خەڵکی لە دەرەوە بۆ بێنی ئێمە ئەوانە لە ناو ناوەڕۆژی پرۆگرامە لە کالیفۆرنیا ئەکسەر بچێتەوە ئیشی دەستکەوێت تۆ تەوێ کۆمەلگای بە کواڵەتێکی جیهانی ڕنج هەنگاوی زۆر جوان هەیە لە ناو زانکۆکانە لە هەندێک زانکۆمان هەیە کاک ڕنج با بڵین نیسبەتی دامەزاندنی زۆر بەرچە تۆ یەک خاڵماوە منەمێ باسی بکەم کاک ڕەنجیان ئەویش چییە بژەوەیە کە جیهەتی تر هەیە بازار پێویستی بەڕێخستنەوە هەیە لەنا ئەم وڵاتەی ئێمە دەیان هەزار خەڵکی بیانی کارەکات و هەندێک پیشە هەیە پێویستی بە گۆڕانکاریە لەو تەشریعاتانەی کە پەیوەندیدارە بە ممارەسەی مێنەوە ئێمە هەوڵماندا بۆ نمونە یەکێک لە هەنگاوانەی تری خوێندنی باڵا ئەوەیە کە ئاراستەی خوێندنەکە بەرەو تەکنیکی و ڤۆکەیشنەڵ ببین جۆ لە قسەکانی لە وتارەکانی جەنابی وەزیر لە کۆبوونەوەکان هەندێک زانکۆکانمان بەرەو ئەوڕۆن ببنە زانکۆی ئەپلاید ساینس ئەمە بۆ چییە؟ ئەمە ئەوەیە کە وەزارەتی خوێندنی باڵا بە ئاگاییەوە سەیری پرۆسەی دروستکردنی سکیل و پرۆسی دامەزاندنەکە هیچ زانکۆیەک نییە لە دنیای گەرانتی ئەوە لەو 30,000 کە دەرەچێ من یەک پرسیاری سادە وەڵامم دەست ناکەوتووە من یەک پرسیاری سادە بینەرانی بەڕێز ئێوە شاید بن ئەڵێم لەم 30,000 کە بە زانکۆ پەیمانگاکانەوە دەرەچێ بێ زەحمەت چەند کەسی بەهۆی سکیڵانی توانە بینەرانی بەڕێز ینی کارامەیی بەهۆی ئەو کارامەییەوە کە بڕوانامەکە یاوێتی بۆ بە خاوەنی کار لە کوردستان لە کوردستان چەندین دەرچووی زانکۆمانەیە حەزەکەم زانی کەمێکیان دەرچێ یا لە غەسلی شەکا فەقیرە یا کاری تاقەت پڕوکێن و قورسەکە ئەوەیشی کە ئەم ڕۆژ تەخەڕۆجەکە بڕۆ بە ئەوروپا هەروە ئەگەر ئەو سکێڵەتان بۆ دروست بکردایە کە جەنابەت ئەفەرمووی یەکسەر ئەبوو ئیشی دەست بکەوێت لەوێ تەنانەت دکتۆرەکانیشمان تێگەیشتم لە پرسیارەکەت مساعدە بکە وەڵامت بەمەوە پرۆسەی گۆڕانکاری لە بنیادنانی سکیڵە ئەتوانم ئێستا دەیان هەنگاوی وەزارەتی خوێندنی باڵا و پێ بڵم هی زانکۆکانیش کە لە ناو زانکۆکانە خەڵکی زۆر دڵسۆز هەیە ئەمە خەمی گشتیە و زۆر ئەم مەوزوعانە بەجددی لە ناو زانکۆکانە بازەکرێ بۆ نمونە مساعدە بکەی بنمونونەکانت پێڵم گۆڕانکاری لە ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن زۆر بە شێوەیەکی کارایزە لە ئیشەکە مساعدە بکە وەڵامی ئیشی من هەموو کادرێکیەوە لە من دڵسۆزترە هیچ کەسێک تۆ مەسەلەن مەتوە لە پشتەوە من نەموتو ئەوە نادڵسۆزن کە ئەم وشانی کە تۆ باسێکی من بەکارم نێناوە تکاو لە یەکەم یعنی دوای ئەو ئیشێکی طبیعیە ئێستا من ئیشی خۆمە مەسەلەن هەڵسوڕێم بەرنامەکەم بکەم نازانم چی بکەم بە دڵسۆزی بیکەم ئەمە هیچ پیاوەتێک نییە لەگەڵ میلەتی کورد کردبم هەموو کەسە بێ دڵسۆز بێ ئەگەر وڵاتێکی دیموکراسی بێ ئەوەی دڵسۆز نییە ئەکرێتە دەرێ لە سیستمەکە هەمە سیستمێک نییە کەس تێگەیشتم تکایە وەڵامم بەرەوە هیچ زانکۆیەک نییە لە دنیاە گەرانتی بکا بە خوێندکارەکان بڵێ لە دوای تەخەڕوج ئیشت دەزەکەوێت ئێمە چیمان کردو بۆ سکیڵ گۆڕانکاری لە ناوەڕۆکی پرۆگرام قسەکردن لەگەڵ ڕاوسە ماومە تۆ نایڵی بیان ژمێرم قسەکردن لەگەڵ بازاری کار گۆڕینی ئاراستەی خوێندن بەرەو تەکنیکی و پیشەی و ڤۆکەیشنەڵ فۆکەسکردن لەسەر ئەو قسمانە و لەسەر ئەو سکیڵانەی کە بازاری کار پێویستیانە ئێمە بە هیچ شتێک بەبێ پلانیش نییە پلانی دقیق هەیە ئەم داتای بۆ جەناب مێران نوسخەیە کە دەیەمێ ئەمە ڕووپێوی ئەم ساڵی بازاری کاری هەرێمی کوردستانە ئاراستەی گەشەکردنی بازاری کار بەرەو شۆ ئەڕوا بێجگەلەوەش کاک ڕەنج مەوزوعی کارکردن پەیوەندی بە هەموو سێکتەرەکانی حکوومەت و کەتی تایبەت تەواوم نەکردووە
جا خۆ کەرتی گشتی آخر وەڵامی منی ژنای وەزارەتی سیکە لەو 30,000 وەزارەتی پلاندانان داتاکت هەیە چەندی کاری دەسەکەوێت داتای وەزارەتی پلاندانان داتایەکی گشتی هەیە من حەزمەکە یەکێک لە وەزارەتی پلاندانان داوت کردایە بۆی داتای آخر ئەگەر ئەنئمپلۆیمنت پێ بڵێ ئەوانەی کە دانەمەزراون سیرکە کەرتی گشتی وەزارەتی پلاندانان وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکە و قیتاعی خاص کۆمەلگا میدیا هەموو پێکەوە دەبێت ئیش بکەین بۆچی بۆ ئەوەی بازار ڕێک بخرێتەوە تەشریعات دروستکەین خەڵک بەڕوانامەی پیشەیی بتوانە پیشەکان بکە و تەشجیعی تەکنیکی و ڤۆکەیشنەڵ دەست خۆش یادارم لە دوای کە ئێمە وڵات وەڵامی پرسیارەکەم بیتەوە وەڵامی هەموو پرسیارەکانی جەنابتم دایەوە باشە هیوادارم لای بینەران ئەو وەڵامانە وەرگیرا بەلای من وەرنەگیرا بەس یەک دقیقا باسی سکێڵ زۆرەکات ڕاگری کۆلێژی ئێمە ئەو سکەڵە دروست دەکەین کە گەنجی کورد بتوانێت وەڵامی پێداویستەکانی بازاڕی ناوخۆی و دەرەکی باتەوە طبعا من جگە لەوەی کە ڕاگری کۆلێژم ڕاهێنەری پێداگۆجیم و ڕاهێنەری کارسازیشم باش طبعا بەداتا قسە لەگەڵاکەم ئێمە پرۆژێکمان هەبوو لەگەڵ زانکۆی کالیفۆرنیا و زانکۆی گەرمیان لەوێ چاوپێکەوتنی خاوەنکارەکانمان کرد ئەوانەی کە لە بواری ئەگرۆ بزنس ئەگریکەلچر بزنس یعنی ئەوانەی کە بزنسی کشت و کاڵیان هەبوو لە چاوپێکەوتنەکانە یعنی شتی زۆر سیر و سەمەرەمان بۆ دەرکەوت یەکێک لەو پرۆژانەی کە لە سنووری پارێزگای دوهۆکە چاوپێکەوتنمان کرد لەگەڵ خاوەن پرۆژەکەیە لە کۆی 100 کارمەند کە لەو پرۆژەیە کاریان دەکرد تەنها یەک کارمەندی بەشی کشت و کاڵی تێدا نەبوو ئەمە یەک نەبوو یعنی لە کۆی 100 کارمەند کە تۆ 100 کارمەندت هەبێ یەک کارمەندی بەشە کشت و کاڵەکانی تێدا نەبێت کەواتە گاپێکەیە بۆشاییەک هەیە کە ئێمە دەبێت چارەسەری بکەین یعنی ئامانجی ئێمە لێرە کارساز واز لە ڕاگریەکە بێنە با پیشە عملیەکەت باس بکەم دەرچوانی ئێمە ئەو سکێڵیان لا دروست دەکرێت کە بتوانێت ژن بێنێ ماڵ دروست بکە ئیشی هەبێ بە پرۆفشنال کۆمپانیا دروستڵامت دەمەوە تۆ سکیلەوەی بۆ دروست دەبێت کە ژن بێنێ وەکو هێنا بەڵام دروست نابێت چۆن ئەم ژنە بەخێو بکە چۆن ماڵ و منداڵی بەڕێوە ببات چۆن کارێک بدۆزێتەوە من پێت دەڵم ئەتوانێت لە دەرەوەی وڵات بەو سکێڵی کە کاک دکتۆر فەرمووی کاگرانج لەبەرەوەی کە بڕوانامەی ئەندازیاری هەیە ئەندازیاری بیناسازی ئەتوانێت بچێت لە سوید مثلەن بینای تەسلیم بکەن لەبەری خەریجی ئەوەیە کاگرانج ینی ئێستا ئەوانەی کە لە شادەکەیەکە دەتوانێت کار بکات دەیان دکتۆر هەیە ئێستا لە دەرەوە لە زانکۆکانی کوردستان تەخەرجیان دکتۆر نا من زانکۆکانی کوردستان کەم ناکەمەوە باسی باشترین دکتۆرەکانی ئەم شارە باشترین مهندسەکانی ئەم شاری هەولێرە چێن ئەوانن کە لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەمانە هێشتا سەیریکە ئێوە ئەبێ دان بەوە دابنێن گرفتێکە ئەمە دەغدەغدانی عاتیفەی خەڵکە منیش ئەزانم زۆربەی نووسەرەکان زۆربەی دڵسۆزەکان ئەو پیاوە کە وەزیرە شانازیەکەم بەردەوام کە وەزیر بۆ و ئێستا ژەردێ بۆ بەرنامەکەم من ئەزانم زانکۆکانی ئێران زۆریان تەواو کردەوە لە بەردەستی ئەمە بەڵام ئەمە دلیلی ئەوە نییە گرفت نییە ئێوە بەردەوام دێنە بەرنامەکەی من ئەڵەن گرفت نییە وەکۆی کە من قازانجم لە دروستکردنی گرفتابێ بەڵام خۆ کارسازە کاگرنجەوە غەڵەتە سیکە خۆ کارسازە دکتۆر نەبەز ببوورەکە ئەمە گفتوگۆکەین بۆ ئەوەی کە یارمەتی یەکتریش بێ کاک ڕەنج ئێمە نەمان و تۆ گرفت نییە ئێمە باسێکین کە ئێمە گاپەکانی سکیل وردە وردە خەریکە پڕیەکەینەوە قسە لەگەڵ بازاری کارەکەین بۆردی ڕاوێژکاریمان هەیە سنتەرەکانی پەرەپێدانی توانای کارسازیمان هەیە پەرنامەی پێداگۆجیمان هەیە جێبەجێکردنی بۆڵۆنیا پرۆسسمان هەیە ستانداردکردنی پرۆسی خوێندنمان هەیە فۆکەس لەسەر کوواڵەتیمان هەیە تۆزانی لەناو 2015 داوەتم کردو ئەم شتانە و هەر پێوتم ئێستش هەر پێم ئەڵێیتەوە ئەمڕۆ نەتیجەم بۆ هێناوی راپۆرتی 2024 بۆ هێناویت ئێمە ئەگەر باسی گرفتەکان بکەین بۆ ئەوی بتوانین سوودێ بە بەس باسی ئەوم بۆ بکەن کارسازی من بە سەراحەت مجاملەی کەس ناکەم خۆزگە نوێنەری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش لێرە بۆ وەزارەتی پلان چونکە ئەوانش ینی ئەوانش بەشێ لەو مەسئولیەتە دەکەوێتە ئەستۆی ئەوانش چکە ئەوان دەبێت بێن تەختەی بازارمان بۆ بکەن بازار پێویستی بە چیە باسی دۆزینەوەی کار ناکەم باسی سکێڵەکە بە تەکید نەخێن بە تەکید زانکۆکانمان ئەگە بە شێوەیەکی گشتی تەمەشایکەین نەگەیشتونەتە ئەو ئاستەیکەوە کەوادری چاڵاک کەوادری ئاکتیڤ بۆ بازاری کار دروست بکەن هەوڵ هەیە هەر بۆ بازاری ناوخۆیان بۆ دەرەوە هەر بۆ بازاری پۆشکاوترە بن ئێمە قسەمە پەیوەندیمان هەیە لەگەڵ کۆمپانیای ئەی بۆ دەرەوە پەل و پۆشکاوترە بن لە ناوخۆش کێشەیەکمان هەیە بەداخەو ئێستا ماوەیەکی تر قوتابی دەچێتە زانکۆ ینی من جاروا
ینی دڵم پڕ لە گریانە بۆ ئەو گەنجانەی کە دەیانێ بچنە زانکۆ چونکە تۆ تەوقعاتت کەمە کە پێشەوەی بچیتە زانکۆ کە دەچیتە زانکۆ تەوقعاتەکانت زۆر بەرز دەبێتەوە کە تەخەڕوج دەکەی دەڵێ من بڕوانامەیەکمێ هەموو ئیشێکش ناکەم کەواتە زانکۆکان نەگنیان توانێت کێشەی بێکاری چارەسەر بکەن یا سکیل دروست بکەن بەڵکو بوونەتە بار بەسەر کۆمەڵگەوە واتە تاکی ئەمە ناتوانێت هەموو ئیشێ بکە چونکە تەوقعاتی بۆ دروست دەکات وە کۆمەڵی داتاشت دەدەمێ حەز دەکەم چونکە ئێمە وەکوتم بۆی سوودێ بە بینەران بگەێنن ئێمە چی بکەین باشە بۆ ئەوەی لەم بارودۆخە دەربچین بە خۆشحاڵی وەزارەتی خوێنی باڵا کۆمەڵی هەنگاوی گرتوۆتە بەر بابەتی بۆلۆنیا پرۆسس بابەتی پێداگۆژی ئەمانە هەمووی دەستکەوتن بۆ وەزارەتی خوێنی باڵا بەڵام لە هەمان کاتدا ئەگەر تۆ تەماشای ژمارەی زانکۆکانی هەرێمی کوردستان بکەوە بەراوردیان بکەی بە وڵاتانی تر من بەراوردی دەکەم بە دانیمارک کە تەنها 8 زانکۆیان هەیە ژمارەی دانیشتوانیان وەکو ژمارەی دانیشتوانی کوردستانە دانمارک 8 زانکۆیە بەڵێ کوردستان سویسرا 35. 12 زانکۆیە سویسرا فینلەند 35 زانکۆیە کە من و کاک دکتۆر لە نزیکەوە کاریان لەگەڵاکەین لەو 35 زانکۆیە 22 زانکۆیان ئەپلای ساینسە واتە ئەوان تەرکیزان لەسەرەوەی کەوادیر بۆ بازار دروست بۆیە دکتۆر ئامانجیابێ دانیمارک غەڵەت بەیە کوردستان کەسمان غەڵەت نییە. کاگرانج کەسمان خەلەلەکە خەلەلێکی گەورەترمان هەیە ئێمە ئەگەر تەماشای بکەین لە ناو زانکۆکاندا ئەو بەشانەی کە لە ناو زانکۆکان دیسانەکەەوە ئەمانش بارێکیان بۆ کۆمەلگە دروست کردووە تەنها لە زانکۆی سەلاحەدین لە ماوەی 10 ساڵدا 2000 و زیاتر لە 2000 خەریجی بەشی شەریعەی هەیە باشە تۆ زۆر جا شانازی دەکەی دەڵێ ئێمە لە کوردستانە 5000 مزگەوتمان هەیە 2000 خەریجی شەریعەت بۆ چێ لە ماوەی 10 ساڵە بەیانیانت کردەوە ئێواران بۆ چێ کاکە یعنی ئەمە چەنی ئایتی کە لە سەی ناوەندیەوە وەرەگیرە زۆر کەمە چەنی ئایتیمان هەیە خەلەلەکە چیە کاگرانج یعنی تۆ ئەگەر تەماشاکە بە شێوەیەکی بڕوان پێ بکە چەندین کە سەزانم ئایتی تەواو کردو شاگردی دوکانی جلو بەرگۆش دەزانی بۆچی لە کاتێکە ئایتی سکیلت فێر ناکە کە سکیلت نەداتێ من بازاری کار منی ناوێ لەبەر ئەوەی بووک سکیلم هەیە بازاری کار چی دەوێ تۆ بتانی پراکتیکال پرۆفشنال سکیلت هەبێت کە بتانی شتێ بۆ خاوەنکارەکە نەوەکو معلوماتت کەواتە کاگرانج قوتابی ئەمە تەمبەڵ نییە زۆر زیرە بێگومان یعنی ئەگەر ئێمە لە دەرەوە خۆمان بەراورد کردو زۆر زۆر بەتوانین بەڵام بەداخەوە تاان بەشێکی زانکۆکانن ینی بۆ منە پرۆگرام هەیە پەیرۆ پرۆگرامی زۆر جوان هەیە بڕیاری زۆر جوان هەیە لە وەزارەتەوە بەڵام کە شۆر دەبێتەوە ناو کاکە زۆر زانکۆشەیە کواڵەتی زانکۆی نییە بە زۆر کراوە بە کاکە تۆ نەپارەی بۆ زانکۆی هەڵەبجە نەکەوادری باشی بۆیانم نەعەدالەتیەک لە زانکۆشە هەیە خۆم داتا حەزەکەم ئەم داتایە بۆ بینێران یعنی تۆ زانکۆی هەڵەبجات هەڵەبجە چ پێویستی بە 153 قوتابی بنەماکانی ئاین هەیە چ پێویستی بە 162 جوگرافیا و 146 مێژوو هەیە لە هەڵەبجەت پێویستیمان بە 350 قوتابی وەرزش هەیە کاکە یەک کاکە خۆمان دەزانین ئەمە کێشەیە کە تۆ دەزانی ئێمە ئیش بۆ مامۆساکانی زانکۆ دەدۆزینەوە بەداخەوە ئێستا وەرە بڵێ بەشی وەرزش لە زانکۆی هەڵەبجە دادەخەم بزانە دەبێتە فەوزایە نائێوە بەشی کوردی وەرە دادەخەم بزانە دەبێتە چ فەوزایەک ئێمە لە جیاتی ئەوەی مامۆستایەک بێکار بکەین هەزاران مامۆستا زۆرترە لە قوتابی ئێمە ئیش بۆ لە بەشی شوێنەوار مامۆستا زۆرترە لە قوتابی پار بوو یا پێرار بوو یەک کەس پێشکەشی کردووە بۆ کۆلێژ فەلسەفە کاک ڕانج فەلسەفە 427 خەریجمان هەیە لە زانکۆی سەلاحەدین لە ماوەی 10 ساڵدا 447 بۆ چێ کاکە تۆ زانکۆی دایک نیت وەرە چارەسەری بکە ئەمە پلانە ئەمە پێویستی بەوە نیە کە بین جامەلەی یەکتری بفەرموو وەڵامی هەیە لە بردنشۆیان پرسی بۆ قژل لێرە زۆرە و سەریشتی چی پێوە نییە گوتی غەزارە في الإنتاج سوء في التوزيع جا ئێمە سوء في توزيعمان لە اختصاصات بەڕاستی ئێمە 165 دەرچوانی ئێمە کار دەکەن ئێمە داتامان پێەیە ئەو پسپۆریانەی جەنابەت یەک دقاقر ئەو پۆسپۆریانە دەکەینەوە من ئەو قسمانە دەکەینەوە کە بازاری کار ئیشی پێ نییە مەسەلەن ئێمە میکاترۆنیکمانەیە لە هەرسی پێنج زانکۆی کوردستان بەس ئێمە و زیەک زانکۆی کە هەیە نەکەوە منیش بەرنامەکەم لەسەرەوەی وەکو زانکۆکەی جەنابتی ئەو مهندسە کە تەخەڕوج دەکات یەکسەر ئیش دەدۆزێتەوە تۆ دەبێت تەرکیز کە یەسەر ئەو بەشانە کە نییە یعنی بەڕاستی و کۆمەلگا پێویستە مەسەن ئێمە هەندەسەی تێرانمانەیە تا ئێستا خەریزمان نییە بەڵام دوو مەتارمانەیە سلێمانی و ئێرە یەک مهندسی تێرانی مەدەنیمان نییە هێشتا ئەمە مەرحەلەی دوومانەیە هێشتا تەخەڕوزی نەکردووە بەڵام کە تەخەڕوزیان کرد ئیش دەدۆزنەوە زۆربەی پۆلیسی هاتوچۆمان فەقیرە شورتە بووە دوای چۆتە ناو لە کاتێکە ئێستا زانستە ترافیک زانستێکی گەورەیە ئێمە ئەکرتێشنمانەیە لە ئەڵمانیا و بەریتانیا و نەمسا هەموو قسمەکان هەژدە شەهادای ئەکرتێشنمانەیە کە متمانەیە ئەوە تەعادلی پێویست ناکە بستێ هەموو وڵاتێکی دنیا
دەتوانێت ئیش بکە بە بێ تەعادل یعنی تۆ دەبێ ئەو شتانە دروستکەی کە خەریزەکە کەواتە گرفتە گەورەکە هەیەیانە کاگران هەیە بەڵام دەوێت چارەسەریشیە ئێ باشە کاگران ڕاستە. لەسەر بەڵام بابەتی ئەزانین ئەکریدیتیشن تخوا بە بەسەریان تێنەپەڕین کاگران گرفتەکە هی زانکۆ نییە بەتەنیا یعنی تۆ گەر پێ دوا بێ مناقەشەکەی زای ساین چۆچۆنیە کاگڕنج وایە کە بڵێ ئۆکەی ئێستا بازاری کار پێویستی کەس بە کەس نییە وەرن با زانکۆکان داخین بازاری کار هەر نەماوە بۆ نمونە ئێوە ئینتاجی ئێمە بۆکان. پێویستمان بە ڕێخستنەوەی کاکە یەک دنیا خەڵکی دەوڵەمەند و ئەمانە هەیە مجاملە کراوە لە وڵاتە جامیعاکە بەس لەبەرەوەی کە ئیش بدۆزرێتەوە بۆ ئەوە هاوڕێی خۆتە هاو کلاستا سەر بە زانکۆکی خۆتە سەر بە وەزارەتەکی خۆتە لە کاکە ئێمە ئیش بوو هینە هەمومان باسی پڕکردنەوەی گاپەکانی سکیڵەکەین بازارێکمان هەیە پێویستی بە ڕێخستنەوە هەیە وەزارەتەکانی تر ئەبێ بەشدار بن وەک وەزارەتی پلاندانان و وەک وەزارەتی کار و من هەروە تۆڵی من ڕێک قسەکەم ئاراستەی جەناب دەکەم ئەڵێم کە ئەزانی کۆمەڵێ قسم هەیە 15 ساڵە نەحکوومەت وەرێگرێونە لەسەر جادە ئیشی دەسەکەوێ بێ زەحمەت بۆ دایناخی زۆربەی هەرە زۆریان ئەم ساڵ 165 بەش لە زانکۆکانی کوردستان تەلەبەی بۆ هەڵەبجەی فەقیر و زامداری ئەوە 125 سەیری هەڵەبجە سەیری قبوڵی ئەم ساڵکە ئەو تەلەب ئەو قسمانەی کە بازاری کار پێویستی پێیان نییە تەلەبەی بۆ نەچوە کاگڕنج ئێمە داتامان هەیە 165 بەش تەلەبەی بۆ نەچوە ئەمە معنای چییە؟ معنای وایە تەلەبە و تەلەبە وردە بە ئاگاییەوە سەیرکە هاتۆ تێ بە مطلقی جواب بەمەوە نەخێر ئێمە دای ناخین ئێمە گۆڕانکاری بۆ نمونە بەشی کوردی ئەگەر ئێستا سەری بەشی کوردی بکەین بەشی 50 ساڵی تر خەریجی بەشی کوردیمان هەیە بەڵام ئایا تۆ بەشی کوردی داخەی یەکسەر نەخێر ئێمە یین گۆڕانکاریەکەین خەریجەکانی کوردی سکیڵی تریان بۆ ئیزافاکەین وەیەکێکە لەو ئارگومنتانی سە لەناو ئەنجومەنی وەزارەتە هەیە ئەو قسمانەی کە بازاری کار وەکو پێویست نانگرێتە خۆی ئەتوانی گۆڕانکاری لە منهەج بکەی ئەتوانی بیانکەیتە ئەپلایت لینگویستێک بۆ نمونە زۆر ئیشەیە مەتوانین لەناو ئەو قسمانە بیکەین هەندێک قسمیشەیە داخین بەڵام کاکڕنج تۆ ملاحەزەی یەکشت بکە ملاحەزەی ئەوە بکە کە وەزارەتی خوێندنی باڵا زانکۆکان ئیشیان وەرگرتنی تەلەبە و دروستکردنی سکیڵ و کارامەیە ڕێخستنی بازار ئیشی هەموو کۆمەلگایە بە قیتاعی خاص و قیتاعی عام و کەرتەکانی کێشەکەتیا من باسی وەزیرێکی دیاریکرا و ڕاوێژکارێک و وەزارەتێک ناکەم باسی خوێندنی باڵاکەم لە سەردەمی دکتۆرە ئیدریس عادیشا وابزانم کە بووی بە وەزیرەکەم کەس بوو مقابلەم کردی مقابلێکی زۆر سەریحیشمان کردوانە بوو دکتۆر ئیدریس عادی کە بووی بە وەزیر ساڵی چەند بوو 2006 بەشێک لەم مناقەشانی ئێستا یکەم ئەو مناقەشانم ئەو زەمانەش لەگەڵا کردووە باسی ئەوە کەم 35 ساڵە لە خوێندنی باڵای ئێمەدا ناڵم دکتۆر ئارام کێشەیە کەڵەکاکە ناڵم دکتۆر ئامانج کێشەیە کەڵەکاکە ئێمەش ئەومان 35 ساڵە مجاملەیەم کەرتاکرێ 35 ساڵە دکتۆر مجاملە ناکرێ مجاملە دەکری یەک شتێکت پێ بڵم باسی ئەکریدیتیشن کرا ئێمە بەشێکی زانکۆکانمان چەند زانکۆیەکە ناوەکانم لەلایە ئەکریدیتیشنیان لە بەدیەک وەرگرتووە ئەو بەدیە خۆی دەرکرا و باوەڕپێکراو نییە دەیان $1000 من دەڵم دەیان هزار سەدان هزارە بەڵام من دەڵم دەیان $1000 درا بۆ بەدیە بێ متمانە بە زانکۆکانمان بکە بەڵام خۆی باوەڕپێکراو نییە لەسەر وێبسایتەکان لە زانکۆی حکومی نیە ئەهلێک هەندێک زانکۆی ئەهلیە بەس ئەهلی شەرمە مەسئولیت ئەمە شانی باریشانی پۆینتی کاکڕەنج ئێمە ئەکشنمان کردووە لەسەرەوە هەر جێهەتێک کە ئەکریدیتیشنی ڕاستەقینە نەبێ ئێمەش اعترافی پێ ناکەین بەڵام تۆ وەرە ملاحەزە بکە کاگڕنج بزانە وەرە سەیری بۆ نمونە شارێکی وەکو ڕاپەڕین بکە بزانە هەرچەنە ژماری تەلەبەکانی ڕاپەڕین زۆر نییە بەڵام بزانە بوونی زانکۆ لەو شارە چ کاریگەریەکی هەبووە لەسەر بەشداری پێکردن و دروستکردنی فرسەت بۆ مناڵانەی کە لە دەور پشتی ڕاپەڕینن جاران خەڵکی گوندەکانی دەوروبەری ڕانیە فرسەتی خوێندن بۆ نمونە تۆزانی ئێستا لە ڕانیە لە 65 تەلەبەکانی ڕانیە فرسەتی خوێندن مهم نییە فرسەتی کار مهمە فرسەتی کار زۆر ئەگەر خوێندن بوو بەبار زۆر مهمە ئەزانی 1 ساڵ لە عمری گەنج چەند مهمە خوێندن کاکتۆر هەرگیز خوێندن ئەو کەسانی کە ڕەوەکەن لە ساحفتای ئەو قسانەی ئەو گەنجانەی کە ڕەوەکەن لە کوردستانە خەڵکی ڕانی قوربە
زۆر باشە کاتە سیکە کاتە وەرەوەڵا لە حەزە بکە هەفتای خەڵکی ڕاگەیاند. ئێمە سەیری دروستکردنی فرسەتی خوێندن زۆر مهمە کاکڕن چونکە ئێمە لە پاڵ دروستکردنی فرسەتی خوێندنە فرسەتی دروستکردنی سکڵیشمان دروست کردو بۆ نمونە ئێستا زانی لە بەڵام نەتانێژ من قسەکەم تەواوکەم ڕێژەی کچان بەشداری کچان لە زانکۆی ڕاپەڕین لە سا 65 تەلەبەکانی زانکۆی ڕاپەڕینە ئەمە چی ئەمە معنای وایە بوونی زانکۆ لەو ناوچەیە فرسەتی دروست کردووە زۆرترین خەمکانی ژەڕ لە دەڤەری ڕاپەڕینە زۆرترین بێئیشیش لە دەڤەری ڕاپەڕینە باشە زۆرترین کەم معاشیش لەوەیە ڕێخستنی بازاری کار ڕێخستنی بازاری کار ئەرچی هەمووانە قیتاعی خاص دەبێ بەشدار بێ وەزارەتی پلاندانان وەزارەتی کار وەزارەتەکانی دیکە دەبێت پێکەوە کاردن بازار ڕێک بخەینەوە. ئەگەڕێمەوە فرسەتی تر تێمە کاک دکتۆر ئامانجی عەزیز بینەرانی بەڕێز پاشەم ناو ڕاگەڕێمەوە. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێت دکتۆر ئاری کاتی جەنابتە ببوورە چەند جارێک ڕامانگرتی دوای جەناب بۆ چمەلای ئەو قوتابیانە. سپاس. برنامه جنابته کارتکرنه که گلک الگنجات که الکمالگهی بشوه که گشتی بلا اف برنامه يعني رخنا قرنا بيتن تنها بلا آوا كرجي بيت نوكا جنابته رنگا بيشي برنامه مبحثي بريني كر دست ما يسر بريني فرمو تقل اف كسانة ترينشتي تقل قطابين بريس ياندر چوين بريس گفتگوی سروی چنده بکن چاره سری بو بهت تکرن ام وان اخفنا همی زانین گلو بازنده قطابی همی درست زانگی وزارتی کاکرنج امیتینوی مناقشه امیتینوی صحبته اوان صحبتم همیاد زانین دوباره کرناوی به فایده بلا بین ام چپ کین دا اف برنامه بان اف حلقه تحديدا ببیتا من برک ام دنگی مهمیا بیگ و کاکرنج اگه تو دلسوز بی بخوده ام جی دلسوزید وی ولاتینه ام جی حست کین اف درچویت ما اوی دیه ببینید نخیر ام حست کین بیگ و اوه من برک بیتن دنگی ما بگهیتن چاره سریک بهت دیتن ازاین چی بکه چاره سر لای من نیا خوشکی گورم تۆ ئەندامی ئەنجومەنی وەزارەتی سبەینە کە ڕۆشتیتەوە لەگەڵ هاوڕێکانە بڵێ کاکە ئێمە تاکی مجامەلەی گەنجی و وڵاتە بکەین ئێمە بۆ پۆپۆلیس بین ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە تا ئێرەمان هاتووە هەزاران گەنجەنێرینە سەر جادا خۆیان ئەڵەن سکڵمان نییە و شوێنەکانی ژوەریان ناگرن کۆمپانیا ئەهلیەکانە ڕۆن لە دەرەوە خەڵکێنن ئەگەر سکڵیان هەیە وەریان ناگرن بیکە بە فەرتەنە ئەگەر سکڵیان نییە لەناو خۆتانە بیکەن بە فەرتەنە بە جورئەتەوە بڵێن کێشەیەکی گەورەیە پێ ئەڵەن کێشەی خوێندنی باڵا کاکرنج عدالت نینە عدالت نینە لەو قسانەتانە ئێمە بانگەشە بۆ بس دکتور زەحمەت نەبیت بەس دا ئەزێ خاڵێ تەمام بکەم عدالت نینە تعمیم سەرهەمی زانکۆیا بێتەکردن تعمیم سەرهەمی پشکا بهێتەکردن ئەس دێ هەندێک نمونە بوو تەئینم کاک دکتوری گوتی حکومەت المە داخواست نەکردیە کە ئەم هەندێک بەشە ڤەکەینەبە اوتوماتيكيا هندك بشا قطابيا داخازي حزي سر نبويا اك طلبه بيشكيش كري صاد وشيست وبنش بشك دهنا قرتن برامبري وي هندك بشكيت هاتي نفكرن از دي هندك نمونه بو تاينا ما زانكو بوليتكنيكا دهوك ريفبريا تندرستي داخازي المكر بشكا چاره سريا سروشتي بيتا بكر كم يك برسار ازاين شي مشكله كاتيا ئێوە ئەڵەی نایبینن نازانم من بۆ نەکبەتی بینم مەسەن من ئەچمە نەخۆشخانەی تایبەت بۆ نمونە خۆم نەخۆشە بم ئەچم بۆ لای یەکێ تۆ ئەچی بۆ نەخۆشخانەی تایبەت خوا نەخواستە ئەو ئەچێ لە خۆتان ناپرسنم هەموو نێرساز نەبێت چیە لێرە ئەگەر ئەمانەی ئێمە توانیان هەیە بۆ ئەجنەبیتان هێناوە لە حەو وڵاتی دوور بە هەزاران کیلۆمەتر لە وڵاتە دوور و سەدان نێرسیش لە ماڵەوە بێ ئیشە برين بيت كاكرنج اگر لي نازانه برزي ام لا او كاسيت بيوندي دارين في بابتي يعني فيتن تهندك ديت قال ما ميفان كربانه بيوندي دار بين منا فيتن ام وكي جنابته قلتي اتهامي اس بو جنابته دبيجم تنهي لا استمام بكمت قال ريفبريات تندرستيا دهو كيت قال زانكويا سساري دا خازش مكر ام بشكا چاره سريا سروشتي وكينه فيزيوثيرابي بشتي كورونا خلقك انجي بشوازه جیاناوی گاوی بکارتی کرنا لابتوپی و موبایل گله کارتی کرنا تندرستی خلک کی کری پیوستی چاره سریا سروشتیه اف بشکمه یا وکری البنچاف دریا زانکویا کا اجنبیه اف درچویت و اکثر
دشولی بینن ما باش تکنولوژیا چکرنا ددانا یا چکری یفرد کنه ترکی بو خلقه کی چت کن ابد الدهو که هتا چکرن ما گلک باش تاز حسناکم ظلم الخلقه کی بیت کرن نقطه کا نهایی مناهی گلک رجبی نبا چونکه قطابیت مجی بروانلته هەگە تو هەندێ ڕژبین بی قوتابیت مەژی حەزە خواندنەوەکی بەرێنامێنێتە کۆمەلگا من حەزەکەم وەکو جەنابەت گەشتبین بم بەڵام چی بکەم یعنی تۆ حەز ناکەی گەشتبین بیت ئەی بۆ هاتووی ئەرێ بۆچی ڕژبینیت ئاوا ئەو شتانە باسەکەی یەک ئەرێ شتان- دکتۆر تۆ بۆچی دڵم ڕژبینی بۆ کوردستانە شتێک کاکە نانە بۆ دڵم بۆ ڕژبینی گەنجانە شتێک کاکە باسی مەکە بۆی گەشتبین جیرفانەکەی خۆم نا دەرکەوێت ئەو گەنجانە كاد أبي دكتور أو بقرار. طلب البرد استتد درتشن يعني فعلا سكيلسيت وانقلك بقوتن تو بيش وازي يعني مثلا رخنيل زانكوية حكومية قري وزانكوية أهلي زانكوية خناقري بەڵێ من ئەندازیارم 48 ساڵە لە کەتی تایبەتە ئیشەکەم بەڵێ بەڵێ بەرامبەر ئێوەم گرتووە یەک شتی زۆر بەسیتان پێڵێم ئێوە هەر نازان چۆن ما مستعفنا تقالك درسته بس أسند قال دكتوري ما الدكتور قالك يا رخنيل زانكوية حكومية قريتن رخنيل زانكوية حكومي وأهلي يعني نخير نخير بدنيا تحديدا بحكمي الزانكوية حكومي لا، قلت لا، الزانكوية إنزا دكتور، يعني- وزانيناتا من كاري إنزا الحرب خرابة. كاكري نخير نخير جمع خرابينا باسي. بس أو يبو زانكوية خورا إما واجد كاتن باس- بلا بشواكي قشتي بخفيت بلا کاگران جەمە عدالة باسی أنا زانکۆ بخفيت باسی قوتابی بەکالێرۆسی دیپلۆما دەکەین من مامۆسای پێداگۆجم کە ئەم بە ڕێزە خۆی داڕێژەری پرۆگرامی پێداگۆجە کە دەمانێت هەمان ئەو شتانەی کە تۆ دەڵێ بەڵێ. ئەمە لە ناو زانکۆکان جێبەجێ بکەین باش. دەبڕوان پێ بکە سکیڵی ئەم قوتابیانە کە لێرە دانیشتوێن کە دیپلۆما و بەکالێرۆسن ئەوەندە فەرقی نییە لەگەڵ ماستەر و دکتۆرەکانمان کە من ڕۆژانە ڕاهێنانیان پێ دەکەم. نخير أنا عدالة ڕۆژانە من ڕاهێنانیان پێ دەکەم نخير ئێمە کێشەی مامۆستامان هەیە کێشەی ستراکچەری ناو زانکۆکانمان هەیە بڕیاری زۆر جوان هەیە لە وەزارەتەوە بڕیارەکان دێت لە ناو زانکۆکان زانکۆ هەیە جێبەجێ کردووە باسی زانکۆی سۆرانی کرد یعنی من نمونەیەکی زۆر جوانەکە ئێمە باسی کەین بەڵام زۆرینەی ئەو زانکۆیانەی کە من شارەزا بوومە چوومە دەرسم تێداوتۆتەوە و ژینگەکەم بینی و دەرچۆکانی بینیەوە بەداخەوە سکیلیان نییە مامۆستاکان سکیلیان یەکاکە من مامۆستام هەبووە مامۆستا دەناسم لە بەشی ژمێریاری کە خەڵک فێری حسابات دەکانی پارە باشە کە گرێبەستی بۆ نێنەکراوەتەوە یەک ساڵۆنی بەدوای ئیشا گەڕا و ئیشی دەست نەکەوت وتوانەکە کە تۆ سکیلت نییە ئێتۆ مامۆستاکە سکیڵی نییە ئەوەی کە پەروەردە دەکا کاگڕانج ینی بە محاسب کۆمپانیا گۆری وەریان نەگرتووە کاگڕانج تەلەفۆنم بۆ کراوە وتوێتی کاکە گەر دەورەیەکم پێ بڵێ بۆی خۆم فێری زمانی ئینگلیزی بکەم وتومە چی تەواو کردو وتی وەڵا من بەکالێرۆسم تەواو کردووە لە چی لە زمانی ئینگلیزی لە زانکۆی دایک باشە ناوی گەورە بەڵام ئەمە دینەکەی ئاوتکەمەکەت ئەمەیە جا ئێمە چی بکەین بۆ ئەوی بین ئەمە چاپ بکەین بۆ ئەوەی بین ئەمە چاپ بکەین ئێمە دەبێت گاپەکان بۆ شایەکان دەستنیشان بکەین پێداویستی بازار ببینین لەسەر ئەو ئەساسە پرۆگرام و بەرنمەکان دابڕێژین نەک لەسەر ئەساسی ڕازیکردنی یەکتری یان زانکۆکان گەورە بکەینەوە کاکە دوێنێ و پێرە من ترینینگێکمە بۆ باشە لە یەکێ لە زانکۆکان وتیان دەبێنە زانکۆی حکومی باسی زانکۆی حکومیت کرد وتمان باشە چوینە لە ناوڕاستی ترینینگە کە باسی مارکتینگمان کردو کارەبا بڕاوە سعات دوی نیوەڕۆ ئێمە وازمان لە ترینینگ هێناوە 47 بەشدار بووشمان هەبووە ئێمە حاڵی زانکۆ حکومیەکان کاکە تۆ بڕۆ زانکۆمان هەیە سجن بۆ پێشتر بڵێن وانە کاکە زانکۆمان هەیە لەم شارە سجن حکومیە کاکە سجن بۆ پێشتر سجن بووە بڕۆ بێز نادەبێت ئێستا بڕۆ بەرنمەکە دوای ئەمە کامیرە بە ئەو زانکۆیە دەبێت لوتت بگری کە بچتە لای کافتریا و توالێتەکانی ئەمە وێنە ڕاستە بەڵام زانکۆشمان هەیە ئەهلیە ئەڵێ ئوتێلی حەوەستێرە لە هەمان زانکۆ دەرز دەڵێمەوە 195 دەرچوانی کاریان دەست دەکەوێت بەڵام ئێمە لێرە نینکەوە بانگەشە بۆ زانکۆی خۆم بکەم یان بۆ زانکۆی خۆی بکە ئێمە دەبێت پێ لەسەر برینەکان دابنێ وێنە ڕاستەقینەکە پیشانی خەڵک بدەین پاشان چی بکەین تاکو چارەسەری بکەین چکە لە کۆتاییدا ئەمە وڵاتی منە ئەمە وڵاتی منە ئەرکی منە مامۆسای زانکۆ نابێت دوای کۆمەلگا بکە کۆمەلگە دەبێت دوای زانکۆ بکە باشە پرسیارێکی تر معقولە لەبەرەوەی بۆ نمونە گەنج خۆی داوای ئەو شتانە نەکات ئیتر یعنی وەزع باشە گەنج بێ هیوا بۆ بێ ئومێد بۆ کاکە دێتە زانکۆ من ئەو هیوایە کە هەشێتی هەندشتی تیۆری پێ دەڵێم وەکو باسم کرد ئێمە چارەسەر هەیە بەرنامەش هەیە بۆ چارەسەری بەڵام کە شۆڕ دەبێتەوە ناو زانکۆکان مقەسڕن زانکۆمان هەیە زۆر سەرکەوتوو بووە زانکۆی سۆرانمان بە نمونەیەنا بەڵام بەداخەوەی لە سۆران دەکرێت لە شوێنەکانی تر ناکرێت بێ زەحمەت دوو ئامانجە ئێمە بۆ ڕیسێرچ و توێژینەوە ئەم هەزاران گەنجە پەروەردەکەنیا بۆ بازار جا دووش ئامانجەکە وازەح نییە ئێمە دەبێت پارە وەکو باست کرد من گیرفانم ئەگە پارەی تێدا نەبێ تاوان دەکەم
باسی خەڵک دەکەم ژیانی کۆمەڵگەتێک دەدەم کۆچ دەکەم بۆیە ئێمە دەبێت تەرکیزمان لەسەر ئەوە بێت گەنجێ بتوانێت لە ڕێگەی نەک ئەو شەهادەیەوە ئەو سکیلانەی کە بەدەستی دێنێ لە ماوەی 4 ساڵ 5 ساڵ باشە وەک لە ناوە ئیشی دەست ناکەوە لە دەرەوە دەستێکەوە لە دەرەوە دەچێت لە غەسلیش دەکەوە بۆ ئێستا بڕۆ بەریتانیا غەسلەکان چێن پیزاریا چییە باشە بۆ چونکە لێرە بێئومێدا خۆ لەوێ باشتری دەست پەیوەندی بە ئومێدەوە یا پەیوەندی بە سکیڵەوە پەیوەندی بە سکیلەوە تو سکیلت نییە کە سکیلت نییە وەرت ناگرێت نەک زیرەکەی معریفەمان هەیە زانکۆکان معریفەمان پێ دەبەخشن بۆ زانیاریتان معریفەی زۆر باشمان هەیە بەڵام سکیلمان نییە ئەگەر تۆ خاوەنکار بیپێویستیت بە معریفەیە من معلوماتم هەیە لەسەر فڵانە شت یان ئەوەی کە وەرە کارەکەم بۆ بکە چی دەزانی بکەیت بێگومان تۆ پارە بزنس یعنی پارە کەسێک دانامەزرێنی کە سکیڵی کەواتە ئەوە داواکاری بازارە هی من نییە عفۆن گشتاندن کە سکیلمان نییە بەعام ئەوە نییە باسی وێناگەورەکە دەکەم هەندەسەت هەیە ناخە بەعام گشتاندن منش لە زانکۆیەکم 195 دەستەکانی کاکەیشیان هەیە نەمەزموعی نەمەزموعی هەندەسی هەیە سکیل باسی سکیلی کاکە 195 ئەو زانکۆی کە من دەرسی تێدا دەڵێمەوە کاریان دەست دەکەوێت باشە بەڵام من بانگەشە بۆ زانکۆکی دیاریکراوە مشکلەکەەوەی ها خەریکە چینە خەریکات چینە مناقەشاتی متەزاری بۆ ینی ئایدیاکان لەسانەوەت بەریەکەوتن هەبێ باشتر لەوەی بڵین هەموو شتێ باشە ئێمە کۆمەڵگایەکین پێویستمان بە قسەی جدیە ناوهێنانی زانکۆ پێویستمان بە قسەی جدیە نانا دکتۆری دریزادی وەکو باوکو برا گەورەمان وایە باسی دکتۆر ناکەم باسی سەیریکە مەبەستمە زانی چیە مەبەستمەوەی ئەم گۆما بێ بشڵەقێت ئەو گۆما ئیشی ئەم میدیا ئەوەیە من دایما مەسەلەن وتومە میدیا ئەگەر نەتوانێت پرسیار دروستکە نەتوانێت ئەبێ گۆمێک هەیە ئەبێ بیشڵەقێنی بۆی چاکی بکە تۆ یەکشتی تر نبینی کاکڕان زانی چی نبینی ئەوەیە کە سیستەمی خوێندنی باڵای هەرێمی کوردستان زۆر لە پرۆسەی پێشکەوتنایە لەخوا بەزیابە نەوەستا باش ئەمانەیە پێشکەوتوتر بێ سکیل گاپی کارامەیی پڕەکەینەوە قسە دەکەین هەنگاوەنین بە ئاگاییەوە سەیریەکەین بەڵام ئەو مطلقی کە بڵێ هیچ سکیلێک لەناو زانکۆکانی کوردستانە نیە ئەوە غەدرە ئەوە غەدرە دکتۆر ئەفەرمووی غەدرە بەس من وام فەرموو لە سەرکەوتنە یعنی سا ئەو پرۆسەی لە خوێندنی باڵا هەیە خوێندنی باڵا ترێندەکەی بۆ سەرەوەی باش وەکو سیستەم زۆر ناو سیستەم پێشکەوتووە بەڵام نەک ئێمە کاگڕن شتێکە ئەوروپیەکان شاهدیمان بۆ باسی پرتەقاڵەکەی بۆ عێراق شاهدیمان بۆدا عێراق ئێستا بڕیاری داوە کە بۆڵۆنیا پرۆسس بکاتە استراتیژی نیشتیمانی بەزەوەتاڵێ ناتوان جێبەجێکان لە جامعەکانە دکتۆر لە 2011 هەندێک زانکۆ هەیە جێبەجێیەکە زۆر بەسیتە ئەم گەنجانەی دەور و بەرمان گیرفانیان بەتاڵە هەر نەمان هێڵا خۆیان ڕسەکان بوون جامیعیان تەواو کردووە و ئیشیان دەست بزانین خۆیان ئەڵەن چی خۆیان لێران حاجی فەرموو کاک دەستان خۆش فازیل قوتابی یاسا بوو بە مەرحەلە سێ من بە پێچوانی ڕئینگۆ بەڕێزان پێچوانی هەموو ڕێی قوتابیانیش بلعکە زۆر گەشت بینم با پێت ئەمەم لۆگە ئیزنەبی کاکڕەنج 2016 تا 2019 قوتابی زانکۆی سۆران بەشی بیکاری تەواو نەکرد 2020 چوومە دانسازی لۆم هێلە بەشی دانسازی لەمە هات 2022 دواتر هەتا ئێساش قوتابی یاسامە و ئێساش بە ئەمەلەوە دەخوێنم ئەو ڕێژە زۆری کە ناو جامیعەکان کە قوتابی کورسی داگیر کردی ئەو ئەم سەبەبم بەداخەوە داوا لێبوردنمێت چکە دەمێ فێرە علم و زانیاری بم فێرە ئینگلیزی و عەرەبی بوومە دکتۆر جانم بەسایی زانکۆ فێر نەبوومە ئەو سکەڵمەوەی وەرنەگرتیە بەسای مۆبایل و تیکتۆک ئەو شتانی کە گاڵتەی پێ دەکرێت سۆشال میدیای بەسایوان ئەم فێر بوومە عەفوم گەمەم بڕە باسی ئەومان کرد کە گەنج لە ڕاست دەکەن دکتۆر جان زانکۆ جێی ئەمن هەلی کارمە زانکۆی ناوێت سکیڵم بدەنێ دکتۆری زیست دکتۆر ئاما سکیڵم بدەنێ هەلی کارم مەدەنێ کار خۆی دروستە سکیڵ ئەمن کە چیمە ئەو پێشتر ئەو جیانم کردێ بۆ دانسازی خۆم لێ ئیشم کردی حەزم لێ بوو حەز و ئارەزوی خۆم بۆ داهێنان لە بوارەکەی خۆم بکەم چکە ڕوانگەی من زانکۆ جێ ئەوەیە کە قوتابی تێدا ئیبداع بکات داهێنان بکات بتوانێت لە بۆ جیلی پاش خۆی جیلێکی تەواو مەزبوط و جیلێکی پێشکەوتوو ینی علمە زانیارێکی بسکیڵێکی هەبیچەن باسی ئەومان کرا دکتۆر ئامان گوتت لە دیقەتمدا لە سەرتای قسەکانتەوە کە باسی زانکۆی دەکەی دەری زانکۆمان لە دەڤی ڕاپەڕین لەو جێمان کردەوە دکتۆری زانابی شت ها هێواشە باسی ئەومان کرد کە کۆمەلگای کوردی کووا بکەین بە جۆری
هەلێکیان بدێنێ بۆی بخوێنن یعنی زانکۆنگ و بەس لە بۆ ڕۆشن بیری و بەرزکردن ئاسی سەقافەتی خەڵکیتان لەو بەس لەو دوکانە دیاریتان کردیا ئەو ئیشی وەزارەتی باسی ئەومان ڕەسەنبیریە. نەکردووە ئێمە باسی ئەوە کرا کە لە 2000 فرسەتی خوێندن فرسەتی خوێندن زائیدەن دروستکردنی لە بۆ کارامەیی چی لە بۆ ڕۆشنبیری یا لە بۆ سکیل و ناناوەتی زانیاری کرانەوەی کۆمەڵایەتی دروست زائیدەن بازاری کار باسی هەرسێکیمان باسی قەزاکان کرد باسی راپەڕین کرد باسی زانک باسی سۆران کرد باسی ئەوە کرد کە ماهەدوو زانکۆشمان لێ کرد دکتۆر دیشی باسی کرد راپەڕین سۆرانم کرد باشە ئەمن داوا لێ بردنمی ئەم غڵەت جێم لێ بووە بەڵێ ئەمن باسی زانکۆی سۆران دەکەی تەڵەبەی زانکۆی سۆران بوومە والله دکتۆر جان والله ئەو شوێندم لەسەری خوارد چار سەفەریمان کردیا لە بۆ دەری زانکۆکەمان لە بۆ گەشت و گوزار سێ چار فیستیڤاڵمان ناو زانکۆکەمان کردیا دە والله یەک سەفری علمیمان نەکردیا والله تەڵەبەی زانکۆی سۆران بوومە ئەمن دوای شتێکە دکتۆر جان تخوا بمبورە ئەو راپۆرتە لێکەمەوە تو بەس بەرزی دەکەوێت دەمەوێت بەس بزانم چییە بمبورە کە شتێک دەکرێتن هەولێکتان داوە دەڵێ ئەو راپۆرتێکم لە پێشە و ئەوە دەکەین ئێستا بمبورە ئەوە هەرچی ئەم تێنەگەشتم لێکەمەوە بەس بەرزی دەکەی ئەو بەجددی حەزم لێ بزانم چییە دوای دکتۆر ئیدریژان بە قوربانت بم یعنی ئەها بەڕجایەکی وەکو کوڕەکی خۆت یعنی ئێستا ئەتوو کە زانکۆیەکی بەڕێستان هەیە دکتۆرش بە هەمان شێوە یعنی ئێستا من تێگەیشتم و بەرنامە تەقریبا ڕکلامێکی باشمان بۆ زانکۆتان کرد باسی خۆتان دەکەم بەس ئەمە لێرە پلانێکمانەیە باس لەسەر ئاسی تەواو کوردستان دەکەین کە زانکۆکان چ پێویستە بکەن ئەمە نازانم زانکۆی ئەهلی چێ زانکۆی حکومی چیە ئەمە پێویستم بەوەیە کە ئاستێک خوا دکتۆر بەس بمبورە خوا دکتۆر دەکەین نمونەک دەڵێن ئەوە قوربان خوا بمبورە ئەمن لە 2016ەوە وازە خوێندنی ابتدایی و ئەومە بێنە عەدادیە 2016 هەتا ئێستام خەریکی خوێنی زانکۆی ئەمە حەزم لێ دیارە گەنجەکەم حەزم لێت ینی لە بواری جیاواز ئەم معلوماتم تۆ لە ئەخیرا ئێستا لە زانکۆی بنای فەڕەنسیمە لە بەشی یاسا خۆش ئێستا لە ئەخیرا تۆ لە قانون ناوبینینەوەیان لە دانسازیە یان لە چییە ها هەبوونی علم لە ڕۆژانە لەوە بەکارهێنانی خۆت دەبێتە سکیلێک دەبێتە سکیلێک دوورمە بینە لە قسمێک جیاواز ئەزن خارجی قسمانی بکەڵم بژار وەڵا ڕاستە پێویست ئەم ماندوو نەبیت سپاست دەکەم نمونەت دەستەکان زۆر بە پیرۆزە دڵەکەم سپاس ئەو کچانە کە سەرتا دەستخۆشی بەرنامەکە دیاکەم کاکڕند و کۆمەڵێک تێبینیم هەیە لەسەر قسانی کە کران یەکەم شت باسی کرانەوەی زانکۆ ئەهلیەکان کرا بۆچی ئەو زانکۆ ئەهلیانە پێویستە بکرێنەوە من خۆم قوتابی کۆلێژی پزیشکی ددانم زانکۆیەکمان هەیە یعنی زانکۆکە چەند جار داوەتمان نردووە بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەو زانکۆی بە کەڵکی خوێندن نایە قەڵای هەولێر چەنە کۆنە زانکۆکەی ئێمە لەوانەیە 2 ساڵ لەو نوێتر بێ هەر بە کەڵکی خوێندن نایە زانکۆکەمان بۆچی ئەوەندە گرنگی ئەدرێت بە کرانەوەی زانکۆ ئەهلیەکان گرنگی نادرێت بۆ زانکۆیانی کە هەن لەبەر نەبوونی هۆڵەکان لەبەر بچووکی شوێنەکەمان سیستەمی بۆڵۆنیا پەیڕەو نەکرا یەک هەفتە پەیڕەومان کرد کە سیستەمێکە پشت وە لە قوتابیە کات پشت بەخۆی ببەستێ دوای لێکات زانیاری بۆ خۆی کۆبکاتەوە نەمانتوانی پەیڕەوی بکەین یەک هەفتە پەیڕەومان کرد لەبەر چی چەند جار چوین شکاتمان کرد داومان لە وەزارەتی خوێندنی باڵا کرد ئەڵێ داهات نییە ئەی بۆ داهاتێ بۆ کرانەوەی زانکۆ ئەهلیەکان بۆچی داهات نییە زانکۆکە ئێمە چا بکرێ لە کاتێکا زۆری زانکۆی ئەهلی ئەم وڵاتە تەواوی کادرەکانی دکتۆر جەنابەت سەرۆکی زانکۆی ئەهلیت زۆری کادرەکانی لە دەرەوە ناهێنە حەزەکەم بزانێ اعتیمادی لەسەر کەرتی گشتیە بۆ هەندێک مادە یا لەوێ خۆی خانەنشینەکە و ئەتوانێت لەوێش خزمەت بکە ئەچێتە کەرتی تایبەت ئەوەش ناحەقیەکی ترە کەرتی تایبەت لە کەرتی گشتیە وڵاتەیەکا بەڕاستی ئەچەند ڕیسەرچەرە باشەکانە کڕن لە کاتێکا ئەوە ئەبێ مناڵی کورد فێر بکە بە مەجانی بە پێی دەستور ئەچنەی کڕنەوەی بەنە ئەوێ مەبەستم تۆ نییە مەبەستم مەبدەئەکەیە ئەمە غەدر و ناحەقیە بەرامبەر بە مناڵی کورد دەکرێت ڕاست ئەویش هەر کووردە فەرقی نییە بەڵام ئەو ئەتوانێ مادەم باوکی پارێ هەیە لەخوا بەزیابێ ئەتوانێت بینێرێ لە ئەستەمبوڵیش بخوێنە بەس لەسەر حسابی ئەو کچەنە وانە بەس ئەوە دیسان برادەرە لەوانەیە تعلیق بدەم لە 15 وڵاتێت تۆ 15 وڵات مامۆستامان هێناوە 92 مامۆستا زەمیمان هەیە لەسەر حسابی زانکۆ حکومیەکان ئیش ناکەیت من باسی خۆت ناکەم تکات لێ یەکەم من باسی کەرتی تایبەتەکەم دکتۆر من بە شخصی پرسیار ئاراستەی هیچ کەسێک ناکەم لە دنیادا ناوەیە نەجەنابەت نە دکتۆر ئامانج بەس ئەو شتەی ئەڵێم وایەوانە ڕستەخانەی ئەهلی دانێ دکتۆری عامە بات لە چ کولێک دەخوێنی کۆلێژی پزیشکی ددان پزیشکی ددان لە زانکۆی هەولێری پزیشکی نەک کۆلێژەکە ئێمە تەنانەت کۆلێژی پەرستاری شوێت طبعاان تۆزێک لە ئێمە مەرحەلێک لە ئێمە باشترە یعنی بۆچی ئەکرێت تو ئەچیە پەیمانگایە کە ئەهلیە زۆر خۆشترە لە زانکۆیە کە بەرزترین دەرجەی وەرگرێت تۆ پزیشکی ئیتر باشە ئەی دکتۆر ئامانز بۆچی کە یەکێک زانکۆ کاتەوە پێڵە نەبێ ئەوە نەمەتر مڕەبع بێت و
ئەبێ باخچە دروست بکەیت و هی ئەهلی وابێ ئەی بۆچی حسابی ئەو مناڵ ئەو گەنجانە ناکەن کە لە کەرتی گشتیە شتێکی کۆمیدیشە یەک دقە تەبعاً زانکۆی هەولێری پزیشکی کۆلێجی پزیشکی ددانەکەیان وەکو دکتۆرە باسی کرد شوێن مەوقعەکەی زۆر مساعد نییە بەڵام لە ڕووی ئەجهیزە و مامۆستا و ناکێشی مامۆستا ئەوانمانی ئەجهیزە و مامۆستا و خەستەخانە لە هەموو زانکۆکانی کوردستان باش دکتۆرەکانمان لەبەر زۆری زانیاریەکان تەنانەت دکتۆری باشە ئێستا باشترین کامێرا تەسویری تۆی بکردا لەم بەرنامەی منا بەڵام بۆنێکی ناخۆش بهاتە و نەفەسە نەبووە یەکێکە لەو زانکۆیانەی کە کامپەسەکەی دروست نەکراوە زانکۆی هەولێری پزیشکی سەبەبی ئەوەی کە کامپەسی سەلاحەدین و هەولێر دروست نەکراوە سەرهەڵتانی ئەزمەی اقتصادی بووە جینا لەو شوێنانەی کە پێشتر کاریان لەسەر کرابوون ئەڵێ پەرستاریش هەروەها ئەخر باسی زانکۆی هەولێری پزیشکی یەکەم زانکۆی هەولێری پزیشکی زەوی بۆ تەرخان کراوە شتی بۆ تەرخان کراوە بەڵام کامپەسەکەی دروست نەکراوە ڕاستەکە لە ڕووی دکتۆرەکانی بڵێ لە ڕووی زانیاریان لە بڵێ ڕووی زۆر تەکنۆلۆژی لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی مامۆستا لە ڕووی خەستەخانە و ئەکسێس بۆ بێت زانکۆی هەولێری پزیشکی لامیان بەشێکی باشترە کۆمیدی هەیە یەکەم قوتابیەکی هاوڕێم کە یەکەم جار چۆ زانکۆی پزیشکی ددان چوو بە ناو تۆمارکردن و دیوام زانی بەشی پشتەوەی زانکۆکەیە یعنی ئەوەندە وێران بۆ دیوام زانی تومەتە بەشی پشتە و بەشی پێشەوەی نییە یعنی ئەوەندە وێرانە توانای خوێندنی نییە یەک تێبینیت کەش بارمەتیت بۆ ڕەخساندنی هەلیکار ئێستا زۆر هەلیکار باسی ئەو تان کرد کە پێویستە هەموو بێک و هاوکاربین بۆی هەلیکار بدۆزرێتەوە ڕاستەکەی من چەند خۆم ئەندامم چەند گروپێک بەڕێوە ئەبم هەلیکارە دۆزینەوە بۆ گەنجان باشە هەلیکار پزیشک سیڤی ئەنێرێت دوو ماڵی ئەجنەبی یعنی دوو خێزانی ئەجنەبی داوای بەردەست دەکەن پزیشک سیڤی ئەنێرێت بۆی بڕۆ ئەو کارە بکات یعنی بۆ خزمەتکاری پزیشکی بەڵێ بۆ بەردەستی ئەنجای خۆشت نا کوردیش نا ئەجنەبی يعني او گەشتبینێک لە وڵاتە ئەبیندرێت چه هەلیکارێک چ سکیڵێک هەبێ نەگەیشتم چۆن خێزانێکی ئەجنەبی کە لە کوردستانی شتەجەیە داوای ئەنجا هەلیکارەکان کۆ ئەکرێن داوای خزمەتکار داوای بەردەست دەکات بۆ ماڵەکەی دکتۆر سیڤی ئەنێرێت لەبەر بێ هەلیکاری دکتۆرە ناسی سیڤەی خزمەتکاری ناردووە بۆ ماڵێکی ئەجنەبی لە گروپێکە کە هەلیکارە بەڕێوە بین بەداخەوە دەستوادارم وانە بێت هەرچەنە بۆ چی وانە خۆ دکتۆری دەرچووی کۆلژی پزیشکیدان تاە ڕژ ناکاتەوە لە کەمالیاتی ئۆتۆمبیل بەڵێ کاگران سەرەتا زۆر بەخێر بێن من بەڕاستی هەندێک کتێبینیم هەیە سەبارەت یەکەم شت بە تێبینی سیستەمی خوێندنی باڵا بەڕاستی سیستەمی خوێندنی باڵا لە کۆلێژێک لە بۆ کۆلێژێک جیاوازە لە زانکۆیەک بۆ زانکۆشی جیاوازە لە هەندێک زانکۆ سیستەمی بۆڵۆینە پێڕاو دەکرێت لە هەندێکی پێڕۆ ناکرێتن و لە هەندێک کۆرساتە لە هەندێکیش کۆرسات نییە یاخود ساڵانەیە لە هەمان کاتیشدا بە خۆتان زانن یعنی ڕێژەی دانیشتوانی ناوهۆڵەکانی خوێندن لە 20 تاوەکو 25 قوتابی دەبێت بەڵام لە زانکۆ هەیە 70 قوتابی لێک هۆڵدادەنیشی باسی سکڵ هەر ناکەمەوە بەس باز دەکرێت و کاری پێ ناکرێتن بۆچی باسی ناکەی هیچ سوودی نێگە باشکە هیچ پێڕۆ ناکرێتە ئیش لەسەر ناکرێتن لە ئەما کاتیشدا باسی خوێندنی ئێواران و بەیانیان دەکرێتن باش ئەمە لە زۆر کۆلێژ هەیە کە خوێندنی بەیانیان هەیە لە ئەما کاتدا لە ئێواران شەیە بۆ نمونە وەکو دکتۆر ئاماز باسی کرد بەشی زمانی کوردی ئەمە ئێستا لە نمونە یعنی بەسیترین نمونەکە لە زانکۆی سڵعدین لە 7 کۆلێژ بەشی کوردیمان هەیە و بگرێت لە 7 کۆلێژ هەر لە ئێواران شەیە یعنی دەکرێت ئەو بەشانە دابخرێتن بۆی ڕغبەتی زیاتر بێتن و دەرزانی بێکارە بن دەرزانی بێکار دەرزانی بێکار دەبێت یعنی ئێستا بۆ نمونە بەشێک هەیە کە بەشی بەڕوودەی تایبەت پێ دەڵێن کە تایبەتە بە نەخۆشیانی ئۆتیزم لە هەموو کوردستان لێک کۆلەشەیە دەبا لە کۆلێژەکانی دهۆکە بێ لە ینی زیاد کە باڕێژەکەی زیاد بێ کە ڕغبەتی زیاتە ئەو بەشە قوتابی هێشتان خەریز نەبووە پێیان گوتۆ دادەمەزرێنین ینی ڕغبەتی زیاترە توانێ ڕاهێنەر بێ ئەوە گرنگترین شتا و تێبینی بۆیە قسمەکە کراوە بەڵێ عەفوەن جاران نەبووە قسمە پەروەردەی تایبەت یەک بابەت کەشەیە کە زۆر گرینگە ئێمە بۆ نمونە ئێستا لە پارێزگاکان بۆ نمونەگە قوتابی لە پارێزگای هەولێر بیوە خۆی نەقلی پارێزگای دەوکە یاخود سلێمانی بگاتن بەهۆی ئەوەی کە سیستەمەکە بەداخەوە
کە وەکو یەک نییە لە قۆناغیەک بچێتە دوو کە خۆی نەقل کاتن دەبێ بگەڕێتەوە قۆناغی یەکەم یعنی بەڕاستی ئەوش غەدرێکە کە ئەوەیە کە باسم کرد کە بۆڵۆنیا جێبەجێ تاو لە ناکەن قوتابیت ئەگەر جێبەجێ بکەن ئەو کێشانەی باسی دەکەین زۆربەی دکتۆر چارەسەر عفوان بەسیترین نمونە کە شەقڵاوە کە سەر بە هەولێرە کە کۆیە یعنی قوتابی ئەگە لە شەقڵاوی بیوێ خۆی نەقلی هەولێر بکاتن دەبێت بە ساڵێک بگەڕێتەوە دووە ئەو کات لە هەمان بەشیش ینی بۆ نمونە بەشی ئینگلیزی ئەگەر لە شەقڵاوە خۆی بێ نەقلی هەولێر بکاتن دەبێتەوە قۆناغی یەکەم یعنی دوو بێ بێتێک بەڵێ ئەوەش غەدرە بەڕاستی پێوەرێکی نێودەوڵەتیە جا سیستەمەکە وا ناڵێ سیستەمی خوێنی باڵا وا ناڵێ زانکۆکان بەکەیف خۆیان جێبەجێ دەکەن دوا کۆمیان فەرموو سەڵاو کاگڕانس عەبدوڵڵا خەسرۆ قوتابی زانکۆی لوبنانی فەڕەنسی لە کۆلێژی یاسا بەشی یاسا بە فەڕەنسیە خوێنن لوبنانی فەڕەنسی بە فەڕەنسیە خوێن یان ئینگلیزی پرۆگرامتان ناوەڵە بە کوردیە کوردی بەڵێ ئەیوە نایی لوبنانی فەڕەنسیە دکتۆر ئیدریس لە سەرەتای قسەکانی کاگڕانس باسی ئەوەی کرد کە هەموو کەسێک یان هەموو قوتابیەک کە لە زانکۆ تاو دەکات ئینگلیزیش و عەرەبیش و فەڕەنسیش خوێن نای لوبنانی فەڕەنسی و ئینگلیزیە خوێنن کۆلێژی یاسان بە ئەڵە بە کوردیە خوێنن ئەخ کۆلێژی یاسا بە کوردی خۆم دەکەم کاگڕانس بەس باسی کۆلێژی خۆم دەکەم عەرەبی کوردیە کوردی نەوی زایترەوە بارودۆخی زانکۆ کۆلێجی یاسا تەنها کۆلێجە دەی بە عەرەبی بی لە هەموو کوردستان ئەخر قەرارە دەرچۆ لە محکەمەی کوردستان کە داوا و خوێندنیش قانونیش بە کوردی وەزارەتی خوێندنی باڵایە یاسا دەبی بە عەرەبی بێ وایە دکتۆر وڵی هیوادارم ئەگە وەزارەتی خوێندی باڵاش ئەوەی تەطبیق کردبایە کە چەند دەرسێک لە قانون زیادە ئەویشی لا بردبایە باش بوو وڵا خۆی ئەوەش کێشەیەکی گەورەیە ئەوەش مناقەشەیە هەرچەندە من خۆم پێم خۆشە بە کوردیە خوێنرێ بەڵام دکتۆرەڵێ بەخۆ قەراری پەرلەمانە پەرلەمان تەشریعاتی ئەو باسی ڕێی خۆی ناکە باسی پەرلەمانەکە بەڵێ بەس دکتۆر ئامانجەوە گرفتێکی گەورەیە فەرموو لە سەرتای قسەکانی دکتۆر ئیدریس باسی لەوەی کرد کە قوتابی کە زانکۆ تاوە دەکا بابچی لە کەرتی ئەهلی هەلی کار بخۆی بدۆزێتەوە حکومەت ناتوانێت هەموو قوتابێکی زانکۆ دابمەزرێنی باشە لە جەنابیان دەپرسم جەنابتان ئاگادارن لە کەرتە ئەهلیەکان چ دەگوزارێ حال و مەرجەکانیان کووە چۆن لە کەرتە ئەهلیەکان چ شتێک دەگوزارێ چیە گوزارێ کە بیانوێت کە قوتابیەک یاخود خوێندکارە کە بچێتە لایەن کار بکە چەند مەرجان بۆ داناوە مەرجەکانیان چین و چینینە چییە تازە کە کەسێک کۆلێژی تەواو کردووە خزمەت چەندە با بەم تازە تەواو کردیە چەند زمانە زانی پێویستم بە کەسەکە سێ زمان بزانی کوردی عەرەبی تورکی باشە جەنابتان ئەگە سکیل بۆ قوتابیان پەیدا ناکەن یان لە زانکۆ وەناکەن کە ئێمە ببینە هەلیکاری خۆمان بۆ ناکەنە ئەمری واقع لەسەر ئەو هەلیکارانە بزانن کە چێنە و چێنینە مادەم کە دەڵێن ئەمە تەنسیقمان لەگەڵیان هەیە بکەن ئەمری واقع کاکە ئەوەندە تەڵبەمانەیە پێویستە دایان بمەزرێنن مەرجەکانیشان لەوەی دەرنەچی چکە خیبرەکانی وانە ئەوان دەیە دکتۆر ئامانج شتێک بە ئامانەتەوە لۆ جەنابەت ببوورە باسی تورکیت کرد تورکیان ئیمە ئینگلیزیە سکیل دەبی بە ئینگلیزی بی ئەم باسی هەلیکارەکانم کردی هەلیکار ئەوەی داوا دەکات هەموو خوێندن بە ئینگلیزی کەرتی تایبەت ئەوەی داوا دەکات دکتۆری دریس بەداوای لێبوردنەوە کەرتی تایبەت ئەوەی داوا دەکات ئەوەی داوا ناکەم کەرتی تایبەت دەڵێ مەبەستی زانکۆکەی ئەوە نییە دەزانم یعنی بەس ئەوانەی کە وەریان دەگرن لە کۆمپانیا ئینتەرویۆکە هەمووی بە ئینگلیزی دەکەن ئەوەی ئینگلیزی بە خۆت بی باش وەری دەگرن دیارە مۆدەلی تازەیە ئەم نوعە سکیڵەکە بێ تورکیش بزانی والله دکتۆر ئامان شتێک بە ئامانەتەوە بە جەنابەت ئەمە یەک کۆمپانیای تورکی بێ ئاساییە والله کۆمپانیاکە تورکیش نییە تورکیش نییە بەس کاگڕانس ئاخر ئیشیان لەگەڵ تورکیا هەیە بۆیە داوای هەلیکاری تایب ناوەڵڵە بەس ئەوە چییە هەتا ئەو کانەی ئەو نەفرانەیە کە یان ئەو قوتابیانەیە کە سیڤەکە پێشکەش دەکەن بڵێن ئەو مەرجە تێدانیە ناتوانین وەگرین لەبەر چ یەکەم شت هەتا خزمی خۆی هەبی برادری خۆی هەبی کەسی نێزیکی خۆی هەبی ناتوانێت کەستەوە ینی پرسیاری جەزائیرەکەیە ناوی ملیۆن دەکەم پێ بڵێ ڕێک دکتۆر ئامان شتێک بە ئامانەتەوە بۆ جەنابەت دکتۆر باسی کردگۆتی پێویستە خوێندنی قانونی بە عەرەبی بی مادەم ئەوەندە ئەنگۆ بە نیزامی و بە قانونی ئیشەکان دەکەن لە کۆلێژ یاسا هەندێک دەرسەیە کە دەخوێندری پەیوەندی بە قانون وەنیە تکایە وەکو چی بە ئامانەتەوە وەکو چی بۆ نمونە جەنەڕاڵ ئینگلیش پێویستی بەم هەیە ئەخدەوە ئەو سکیڵەیە کە ئێمە حەزەکەین تۆ بیزانی چکە یارمەتی دەیا بۆ بازار بە پێویستی نازانم چکە یەک ساڵە
بە هەفتەی ڕۆژێک ئەو دەرسم هەیە من زمانی ئینگلیزیە بەڵێ بەڵێ باوەڕم پێ بکە زۆر شتێکی باشەوە ئێستا نازانی چەند باشە ببوورە جەناب قسەی خۆت کردووە ئاخرین بە گەورەی خۆت بمبەخشە دەفەرموودێ ڕایگرم دکتۆر ئامانج زانکۆیەکانی خۆمان لەگەڵ زانکۆیەکی نێودەوڵەتی دەتوانین مقارنە یەکتری بکەین ئەگەر بەڵێ باشە بۆ ئێمە هەتاوەکو ئێستا توێژینەوەیەکمان نییە زانستی برێن زانکۆی سەڵعادین یا خۆت زانکۆی لوبنانی فەڕەنسییان زانکۆی جیان هەر زانکۆی لەوانە بۆ توێژینەوەیەکی نێودەوڵەتیمان نییە توێژینەوەیەک نییە لە هەموو میدیاکان بڵاو بکرێتەوە ئایا بۆچی؟ لە بواری کاگڕنج ئەمە ڕۆژانە گوێمان لێ دەبێت لە زانکۆی هارڤێردا لە جۆرناڵە عالەمیەکان ئایا چەند ئەخە سەتایەک بێ بڵێ چەند ئایا ئەمە ڕۆژانە ئەبینی لە زانکۆی هارڤێردا هەر کامەیەکە ڕۆژانە ئەمە توێژینەوەی نوێمان بەڵام ئێمە توێژینەوەی نوێ کەس ئێستا بین لە بازار دەسەکەوێتن لە کوردستان یعنی یەکێک لە بنەماکانی ڕانکین لە جۆرناڵە جیانەکانەوە باز لەو زانکۆی دەکرێت لە 36 زانکۆ لە 35 زانکۆ نییە با بۆش جەنابی شەرحکەم جوڵەی توێژینەوەی زانستی لە گۆڤاری زانستی ئاستبەرز وەکو ئەو گۆڤارانەی کە لە دەرەوەی وڵاتن و خاوەنی فاکتەری کاریگەرین و سایتێشنیان بەهێزە ژمارەی توێژینەوەی زانستی لە هەرێمی کوردستانە زۆر زیادی کردووە و داتاشمان پێ دەتوانین دوایی داتاکانیش پیشانی جەنابەت بین لە بە تایبەتی لە ساڵی 2016 بۆ دواوە حرەکەی توێژنەوەی نێودەوڵەتی زۆر بەر ئاستەکەی بەرز بۆتەوە لە هەموو زانکۆ حکومیەکانیشێ زیاتر لە زانکۆی حکومی زۆر سپاس کاکرنس ئەحمەد ئیبراهیم لە زانکۆی لوبنانی فەڕەنسی کۆلێژی یاسا و پەیوەندە نێودەوڵەتەکان بەشی یاسا یەکەم پرسیارم خۆی ئەوە ئاخر پرسیارم بوو بەڵام دکتۆر ئامانج بە شانازیەوە کە وتی لە 1970 گەنجی کورد خاوەن کارە ڕاست شتیوام نەوتومە لە 1970 وڵاتی مناڵی وڵاتی ئێمە لە زانکۆی حکومی دەخوێنێ باسی ئەوم نەکردووە کە خاوەن کارە بە هیچ جۆرێ بە هیچ ئەو داتایشم لەلا نییە کە چکە و داتایە هەمووی لە لای ئێمە نییە داتای ئیمپلۆیمنت یعنی داتای بەکارخستن هەمووی لە لای ئێمە نییە بەشێکی لە لای ئێمە بەڵێ پرسیاریەکەمەوە بوو جەنابەت زۆر باسی هەلیکارت کرد وەکو ئەوەی کە باست کرد لە کەرتی تایبەتیش قسە لەسەری کردو ئەو شتانە وەکو کاک عەبدوڵڵا وتی گرفتەکانی کەرتی تایبەت ئەوەیە کە لە یاسادا هاتووە 8 سعات بۆ 9 سعات کە ڕێژەی زۆری ڕۆژی کارکردنە لە کەرتی تایبەت ئەوە ڕێژەکەمەکەی کات و دەبی ڕۆژانە کاری تێدا بکەیت 8 سعاتە ڕێژە زۆرەکەشی 12 سعاتە جگە لەوەش جگە لە گرفتانە تو کە بە هەمووی ڕازی بووی لەلایەکیتکەوە کرێکاری بیانی ڕێگە لێ دەگری بچی لەو کارە نەژیشکەی تو دووبارە بێکار بوویتەوە زۆر و پرسیاری ئەوەش کە ڕاستە حکوومەت ئیوەی نییە کە خەڵک دابمەزرێت بەڵام دەوی هەلی کارەکەم لە بۆ دروست بکاتن هەتام بسم لێی کار بکەم فەرمو ئەوانی کە ئێستاش کار دەکەن ئێستاش کار دەکەن کاگڕنج هەمووی لە 2007 و 2006ەوە لە سەرکارن ئەدی ئەوانی کە لە 2012 و 2016 هەتا ئێستاکە کە دەرچوونە ئەوان چ دەکەن زۆر سپاسکە لەگەڵمان بوون هیوادارم ئەم پرۆگرامە توانی بێتی هەندێک جوڵە دروست بکە بەڵام یەکی خولەکێکم بە میوانەکانم بۆ قسەی کۆتاییان فەرموو ئێمە خزمەت جەنابەت زۆر سپاس من دوماهی کتێبینی هەیە ببوورە کاک دکتۆر من دوماهی کتێبینی هەیە بەڵام مرۆڤ سەحکەتە ڕێکێن چارەسەریە ئەز بدیت نامە وەک سەرۆکە زانکۆ پۆلیتەکنیک ڕێکێن چارەسەریە بدیت نامە دەبێتن کادرێکی وەسەطی بهێتە دروستکردن الکوردستانی جنابێتە و ئامادە بووە گەلک بەحسی وێ چەندێک کرد کە خەڵکێکی بیانی زورێ تێتە وێرە دەلیڤاکاری بینیتن یە مەنابینیت مە کادرێ وەسەطی نییە گەنجێ مەناکەتن ویشولی ئەوی بابەتی ڕیفۆرمەکێ گەلێکی مەزم پێ دەبێتن حکومەت پێ ڕابیتن وەزارەتە خاندنا بلند و بەکولینێن زانستیت گەل وەزارەتە پەروەردێت گەل وەزارەتە کار چەند پێنگاوێت هاوێتین بەس پێویستە ڕاستی دەعمە حکومی گەلک بێتەکردن چونکە ئەوی بابەتی دات و کادرێ وەسەطی چێ بکەیتە دبلۆمەکە پیشەیی پێ دەبێت تو دێ خەڵکێکی دەرچوویە وی بابەتی دێ پێشە کار بیتن دەبێت خوددان باجە بیتن
gelek karê tên tê da şûr biketin. Te kehrabaya hey, te elektroniye hey, te applicationê tên. İlâ axirî ez van vîdyoya taybetmendiya nabêjim. Hikûmet divêtin evî babetî bi ciddî werbigirîtin eger te kadrê wesatî te berda bazarê Kurdistanê tu dê gelek vî babetî çareserkey ev qutabiye jî hezawan li ser bekaloriyosê û peymangehê namînîtin. Çûnke dî delîvakarî pitir bîtin deyba bi xwe divê hezêken ku gencê wana biçîte diploma pêşeyî. بەخێراتی gelek دڵخۆش بم جەنابەتە پشکدار بووی دەگەڵ زۆر سپاس. دکتۆر ئاری سەرسەرێ من فەرموو فەرمایشتی جەنابەت. وڵا وێ ڕاستی بێ ئەم بەرێزانە هەمویان مامۆستای زانکۆر و هەندێکی تەجروبەیەکی زۆر درێژیان هەیە لەو بابەتەیە. قسەکانی دکتۆر ئامان دڵخۆشی کردی؟ نەخێر دکتۆر ئاماد فەرمووی لە جامیعەی ئەزهەر 300,000 خوێندکار هەیە. جامیعەی ئەزهەر ئەگەر میلیۆن خوێندکاری تیابی هێشتا کەمە بۆ چونکە 2 ملیار مسلمان لەوێ ڕووی کردوەتەوێ لەوێ خوێنێ. تەنیا بۆ مصریەکان نەکراوە جامیعەی ئەزهەر. ئەگەر ئەزمون و مێژووی جامیعەی ئەزهەر بزانێ دکتۆر ئاماد ئەو قسەی لە قوبڕز جامعە زۆرە بەس سەیرەکەی لە تورکیا مامۆستا مقارنەکەی تۆ لە ڕووی زانستیەوە من وامزانی جەنابەت مامۆستای زانکۆی بەڵام با یەکشت بۆ جەنابەت ڕاستکەمەوە مقارنەکەی جەنابەت لە ڕووی زانستیەوە هەڵەیە بۆچی هەڵەیە تۆ مساعدە بکە مساعدە بکە ئەو نمونەیە جامیعەی ئەزهەر بۆ مسر نەکراوە بۆ هەموو بە شێوەیەکی زانستی باسی ئەزهەر ناکەم باشە ئێستا بۆت باسەکەم. مقارنەکەت هەڵە بوو لە ڕووی زانستیەوە ئیحسائی وا ناکرێ تۆ ژمارەی زانکۆ لە میسر مقارنە ناتوانانی بکەی بە ژماری زانکۆ لەگەڵ کوردستانە. بۆچی؟ چونکە زانکۆکانی میسر ژمارەی تەلەبەیان زۆرە لە هەندێک جێگایە هەیە لە قاعی وایە دەرسە خوێنن کە 10,000 تەلەبە لە ناو قاعەیەکە دانیشێ. شتێک هەیە پێ ئەڵێن حرەمی جامیعی. بەڵێ هیوادارم حرەمی جامیعی نەبێتە شوورایەکی بەرز زانکۆکان لە کۆمەڵگا جیاکاتەوە. ئەگەر ئەو حرەمە جامیعەیە ئەو شورا بەرزەیە تکاتان لێکەم ئەو شورایە بڕوخێنن تێکەڵی میلەتەکە بن فەرموو. طبعا ئێمە هەممان لە ناو پاپۆرێکین ئیتر داهاتووی هەمووشمان هەریەکە مادام خەڵکی ئەم وڵاتین ئێمە بین چۆن ئەم گرفتانە چارەسەر بکەین. ئەگەر بڵێن گرفت نییە وانە گرفت هەیە گاپێکی زۆر هەیە لە بینی زانکۆ و لە بینی بازاری کاردا بۆی زانکۆکان ئەرکیان ئەوەیە کە لە پێداویستەکانی بازاری کار پێداویستی خاوەنکارەکان تێبگەن لەسەر ئەو بنەمایە بێن پرۆگرامەکانی خوێندن ئەپدەیت بکەنەوە و بەشێکی زۆر هەیە من نامێنە ئەگەر وەزعەکە ئاوا بڕوا بەرەو کوێ چێ گەنجی کورد ئەگەر وەزعەکە ئەو ها بڕوا هەمومانیان بێکار دەمینینەوە خەڵک بۆچی دەچێتە دەرەوەی وڵات کاکە بێکاریە جیرفانی بەتاڵە ناتوانێت نەدەتوانێت خێزان دروست بکە نەدەتوانێت ئەوەی دێ بیکڕێ ئەگەر سکیڵە هەبێت لەسەر بەردی شپارەپەیەکیل هەبێ بۆ خۆت دەبی بە خاوەنکار بۆیە ئەمە ئەو شتەیە کە ئێمە پێویستە لە زانکۆکان برێوی پێ بدەین و زانکۆکان چی تر کتاب و معلوماتی بێسوود کە لە بازاردا کاری پێ ناکرێت دەبێ ئەمانە لابرێ و دوایین قسەشم ئەوەیە بۆڵۆنیا پرۆسێت جێبەجێ بکەن پێداگۆجی نوێت جێبەجێ بکەن کێشەکانمان ئەوانەی کە باسمان کرد بە دڵنیاییەوە چارەسەر دەبێت واتە ئێمە دەبێت لەو شەڕی دژاتیکردنی سیستەمی نێ و داواکاری خاوەن چکە کە من خاوەنکار بوو من قازانج دەکەم لە بازاردا کەواتە تۆ دەبێ بیت لە من نزیک بیتەوە نەمەک بێن بۆ ئیشی زانکۆکانە بازاری کار بێنە ناو زانکۆکانەوە و خۆشیان بچنە ناو بازاری کارەوە ئەم برجە دروست نەبێ بەڕاستی ئەمەش ئەرکی هەمومانە یعنی ئەرکی وەزارەتی پلاندانە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی کار و کارەباری کۆمەڵاتی کە ئەوانش مەسئولیەتی دەتوانن بڵم زیاترش دەکەوێت ئاسویان ئەمانەمان جێبەجێ کرد دەتوانین چارەسەری بیرمان لە پارە و بازاری کار نەکردەوە. پرسیارێک لە من کرا ئایا ناوڕۆکی ئەم راپۆرتە چییە؟ تەکی دەکەمەوە ناوڕۆکی ئەم راپۆرتە بریتێ لە چەند زانیاریی زۆر گرنگ لە نەتیجەی گفتوگۆکردن لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەت 200 کۆمپانیای وڵاتی خۆمان لە قیتاعی جیاجیا ئێمە ئەم ساڵ دەستمان پێ کردووە بەچی بەوەی کە داتا و زانیاری گاپەکانی سکیل وەربگرین. کەرتی تایبەت پێویستی بە چییە؟ ئاراستەی گەشەکردنی ئابووری کوردستان بەرەو چیە ڕوە؟ چ جۆرە سکیلێک لە 4-5 ساڵی داهاتووە زۆر گرنگە بۆ وڵات. ژمارە لە کۆمپانیەکان وەڵامیان چی بووە لەسەر سکیل ئەڵەن عیبیان نییە؟ نەخێر گاپەکانمان پێ دەڵێن نقطەی بەهێزیمان پێ دەڵێن کە ئێمە زۆر دڵمان پێ خاڵی هەرە بەهێز چی نقطەی لاوازیشمان پێ خاڵی هەرە بەهێز من حەزەکەم
کاکڕەنج ئەم راپۆرتە هی ئەوە نییە کە ئێستا حالیان من بە چەند کەلیمەیەک بۆ منیش داوای دیتەڵم لێ نەکردی وەستم خاڵی بەهێز چیە 1 پوینت یەکێک لە خاڵە بەهێزەکانی وڵاتی ئێمە ئەوەیە کە وڵاتی کە گەنجەکانمان نۆڵجیان زۆر باشە بەڵام پێویستیان بەوەیە کە لە کاری پراکتیکیا زیاتر کار بکەن ئەوەی کە کاک حاجی دوتی بەڵێ بۆ نمونە هەندێکیان نۆڵج زۆر باشە بۆ من زوربەی زۆری کۆمپانیەکان ئەڵێ نۆڵج لە ئاستێکی زۆر باشە و جاری وایە لەوەش زیاترە کە ئێمە تەسەوریەکەین بەڵام چیمان خراپە کارامەیی خراپ نییە هەندێک کارامەیی پێویستی بە پڕکردنەوەی یەکێک لەوانەی کە زۆر زەقە لە ناویە کە بە ئینگلیزی پێڵێن attention to detail یعنی تەرکیزکردن لە ناو وردەکاری دەڵێت تۆزێک خەریجی ئێوە پێویستی بەوەیە زیاتر لەسەر ئەم جۆرە سکیڵە ڕابهێنرێ کاکڕەنج ئێمە ئەو هەنگاوانەی کە لە وەزارەتی خوێنی باڵا نێردراوە هەنگاوی جددین هەنگاوی نیشتیمانین دەبێت ئیعلام پشتیوانی مان بکە کاری ئێمە وەزارەتی خوێنی باڵا هی ئەوە نییە بەتەنیا هەموو مشکلەکان بە علاقەی خوێنی باڵای هەڵواسرێ هەمومان مەسئولین لەم ئیشە بە ئیعلامیش و بە وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی کار وەزارەتی پلاندانان ئێمە مشکلە نادەین بە هەر کەسێ بەڵام ئەوەی لەسەر خۆمانە جێبەجێیەکەکەین ئێمە کاک ڕەنج ئەخیر قسەشم بۆ کۆمەڵانی خەڵک ئەوەیە کە پرسیارێکی تر لە من کرا ئەمە ئەوە بڵێم ئایا خوێندنی باڵای وڵاتی ئێمە بەراورد دەکرێت بە خوێندنی باڵای وڵاتانی دنیا ئێمە 10 ساڵە ئیش لەسەر ئەوواکەین کە باز لە جێبەجێکردنی بۆڵۆنیا پرۆسێسەر بکەین کە باز لە جێبەجێکردنی بەرنامەکانی پێداگۆجیەکەین کە باسی ئەپلاید ساینسەکەین کە باسی ئاراستی خوێن و پیشەیی و تەکنیکی و ڤۆکەیشناڵەکەین ئەمانە هەمووی ئیشی لەسەر کراوە زۆر سپاس کاگڕەنج ئێمە تەوەرەکەمان زیاتر لەسەرەوەیە هەلی کار بڕەخسێنین بۆ ئەوانەی بێکارن ئەوجا خەریجی زانکۆیە پەیمانگەیە و یا خەڵکی کێ بەڕاستی سکۆ ساڵانە ژمارەی زۆر کە تەخەڕوز دەکەن بێکار دەمێنن ئێمە دەبینین ڕۆژانە حکوومەتی هەرێم بەردی بناغی پرۆژەیەک دادنی معنای وەیە ئەگەر ئەو هەم پرۆژانەی لەو دوایە کەم سەیرم کردووە یعنی هەلی کارێکی زۆر دەبێت بڕەخسێ بۆ گەنجەکانمان ئەجا بۆ خەریج زانکۆیە بۆ ئەوانیکەیە بەڵام هەروەکو گوتم لە بەرداشیان پرسی بۆ سەرد ئەسڵعا گوتی غەزارە فی الئینتاج ئێرەی قژی زۆر بوو بەڵام ناوەندی سەری کەسەڵ بوو سوءفی تەوزیع ئێمە سوءفی تەوزیعەکەمانەیە ئەمن ڕووم ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڕاستی هەماهەنگی بکات وەزارەتی کار کە ئیشێتی هەلی کار بڕەخسێنی بۆ گەنجانمان لەگەڵ وەزارەتی پلاندانان و باقی دەستگاکانی تری پەیوەندیدار هەماهەنگێکە بی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەوەی ئەوانەی ساڵانە کە تەخەڕوز دەکەن ئەوانەی حالەی وەزارەتی کار بکرێن بە پێی ئەو خشتەی وەزارەتی پلاندانان دانەوێتی و سنتەری ترینینگ بکرێتەوە ئیڕاهێنان بۆ ئەوانەی کە پێویستیان پێ ئەوانەی پێویستیان پێ نییە یەکسەر ئەو هەموو کۆمپانیای کە لە کوردستان ئیش دەکەن با لە ڕێگای وەزارەتی کارەوە ئیشیان پێ بدرێ ئەوە نەبی عشوایی یەکێک دەناسی بۆ ئاستە و دەسی ئیش دەدۆزێتەوە ئەوی کە نادۆزێتەوە بە پێی ئەوە بی چه ئیمکانیەتی زیاترە بە ئیش بدەنە ئەو ئێمە سەدان کۆمپانیا ئەوڕۆ لە هەرێمی کوردستان ئیش دەکەن من متاکیدم ئەگەر ئەوە ڕێک بخرێ لە بینی ئەو وەزارتانە و هەماهەنگی هەبێ ڕێژەی بێکاری ئەگەر 15 بی زیاتر بی کەمتر بێ ناگاتە 5 یعنی مشکلەکە حل دەکرێت بەڵام ئەگەر ئەو میکانیزمە جێبەجێ نەکرێ ئەوە هەروە دەبینی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت زۆر سپاس بۆ هەمووتان بەخێراتن قوتابیانی خۆشەویست خوێندکارانی خۆشەویست سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان لەم وڵاتە ئەگەر بڵێ خوێندکارە بێ بڵێ قوتابی ئەگەر بڵێ ژنە بێ بڵێ ئافرەتیش لەبەرەوە شتەکان خۆتان نەزانن مەسلەی پارتی سیاسی چووە ناو کڕۆکی زمانی کوردیشەوە لەبەرەوە ئەگەر قوتابین ئەگەر خوێندکارن میوانی مفەزەلی من و بەخێراتن سەرچاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان وهروە لێرەشەوە بە سڵاو ئەوە نێرم بۆ جەنابی وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام ئەوەی کە لێرەدا باسەکرێ ئەوەی کە دکتۆر باری سەرنجی منی ڕاکێشا ئەوەیە کە بەڕاستی زۆر قەراری باش کە لە وەزارەتەوە دەرەچێت لیژنەی ڕاپەڕاندن لەوە چێ پێویستی بە متابعی زیاتر بێت چونکاڵێ شۆڕ نابێتەوە قەراراتەکان
اینجا چ دەست و دایر و کێ مەسئولی ئەو شتانەیە هیوادارم ئەوە بە چاوی سەرنجۆر بگیرێ دەستان خۆش بۆ جۆدە باشەکانتان خاڵی لاوازیش هیوادارم بە هەموو لایەکمان پتەوی بکەین و بەرزی بکەینەوە سپاس بۆ جەنابی دکتۆر ئامانجیش کە ئەمیشە دێتە بەرنامەکەمەوە بە خەراتی سەرچاوم ئێوەش بە خەراتن سپاس خواحافیز